سڵاو خۆشەویستان، خۆشحاڵمکەوە لە ڕێگەی ئەو کامیرەوە لە پەیجی مەسیحناسی بە ئەوەی خۆشەویست شاد دەبین و بینەرمان بن، لەگەڵمان بن و داوای لێبوردنتان لێرەکەین. ئەگەر بۆ هۆکارێکەوە چەندجارێک دووبارەمان کردەوە، بەڕاستی نازانم کێشەکە لەلای منە یان نا. بەڵێ ئێستاوە بەڕێستان کامیرەتان نار. باوەڕکە کاک پشتیوان ڕیستارتشم کردەوە، نازانم جا لە بەرچی ئێستا لە مۆبایلەکەش دەنگ خراپە، بەڵام نازانم باوەڕکە ینی. بەڵێ کاک پشتیوان. بەڵێ تەسەوڕ دەکەم کێشە لە تۆبی تۆ لە لایدی یان نا بەردەوامی لە لای؟ بەڵێ ئەوە لە لایڤمەوە کاک پشتیوان، ئێستاوە نازانم لای بەڕێستان دیارە یان نە. باوەڕکە ینی لەسەر مۆبایلەکەم شەبەکەی مۆبایلەکە فولە و ینی وایفاکە لەو دیوارەکەی خۆمەوە، نازانم ینی چی بڵێم. هەوڵدا هیچ کەستر وەربگری بزانی وەردەگیرێ یان نا؟ بڵێ تۆ هەوڵدا کەستر وەربگری بزانی وەردەگیرێ یان نا؟ بڵێ ئەوە هەوڵ دەدەم بزانە هەوڵێک بدە بزان بتوانی کەستر وەربگری یان نا؟ کامە لەو ئازیزانە کارەکان دەتانەوێ ئەگەر بێنە سەر لایڤ و لەگەڵمان بن. هەفسە سۆن وەربگرە، دانەیەکیان نووسرای هەفسە سۆن یا ئەویش تەرەوەکەی بۆتە کامە وەردەگری. بەڵێ ئەو لە لای خۆمەوە سەیران دەکەم. ئەگەر نا من ئامادەم، من ئەگەر پێت باشی من ئامادەم بە مۆبایل بەردەوام بم لەسەر بابەتەکەم. زۆر قەبیوی زۆر ئاساییە، من کێشەیەک نابێ ئەگەر دەنگی باش بێ. نازانم خۆشەویستان، دەنگی کاک پشتیوان ئاوا باش دێت بۆ لاتان یان نا؟ ینی چۆن من پشتی کامیرەم نەکردێتەوە بەڕێز، من نازانم مەبەستان لە چییە. من ئێستا بۆ بەڕێستانم نرد، چاودی بۆم نردوویە. سەوت نەما کاک پشتیوان لەگەڵمانی. من لەگەڵتانم مشکلە نییە. ئەو بەڕێزانەکەوە بۆم نادەوێت خۆی نکردەوە. من سەیری دەمی موسڵمانان دەکەم، فێرە ئەخلاق نەبوون. بەڵێ فەرموو من ئاگادارم تێکستەکانیان دەبینم لە مۆبایلێشتر. فەرموو ئەگەر پێوی بەرنامەکە بەردەوام بیدێرە ئەگەریش پێت باش نییە دەکرێت بابەتەکەت دوا بخرێکەی خۆتەبار حاڵەتێک بێ. من ئامادەم کاک ئەڵوان ئەگەر لەگەڵمانی ئەوە کاک بۆ بەڕێزتان دەنگ خراپە، ینی دەنگی کاک پشتیوان یان دەنگی من نازانم. ئەگەر کاگەڵوان کامیرم بۆ هەر کامێکیان نرد، نازانم ینی قەپات دەبێ ئەوەی خۆشتان. تۆ بڕوا بە موسڵمانان مەکە کاتێک دەرەن دەنگ خراپە. لە یەک دوو هاوڕێی خۆمان بڕوایان بە درۆ هەیە، ئەوانە پەروەردە و بەرهەمی پێغەمبەرێکی درۆزنن لە درۆ هاتن، سەیری دوێنەکانیان بکە، سەیری دەمیان بکە و ئەمڕۆکە بۆیان دەسەلمێنم کە پێغەمبەرەکەیان درۆزن بووە. لەبەرەوە بڕوایان تێمەکە پرسیار لە کەسێک کە لاوڕیانی خۆمان بڵێت دەنگ باشە یان نا، بڕوا بەو کلااوچیانە مەکە. کاکە پشتیوان ئێمە بەخێر هاتن دەکەین وا دیار. ئەگەر ئەوانە خۆمان هەموو دەڵێن دەنگ باشە، هیچ کێشە نییە، یان یادن بە نووسین دەینووسن. دەنگی دکتۆریش دەڵێ باشە، نووسراوە دەنگی هەردووکتان باشە، دەکەوایە
بە خێراتن دەکەین بۆ پیجی مەسیحناسی و هیوادارم کەوا ئیمڕۆ بتوانین پێکەوە هەر هیچ نەبێ خزمەتێک بە گەلەکەمان بکەین ئەو بابەتێکەوە دیاریمان کردووە ڕوونی بکەینەوە جا ئێمە داوای لێبوردن لێرەکەین ئەگەر هەر جوێنێک لەلایەن ئەو کەسانەوە بۆ تۆ بێ بە دڵنیایەوە بۆ ئێمەش دێ بەڵام ئەوە چی بکەین ئەوانە ئاوانە مشکلە نییە من کێشەم لەگەڵ جوێن نییە طبیعیە بەڵام بتم با هاوڕێیان بابیان ناسن لە سەرەتاوە بابیان ناسن کە ئەوانە چۆن نینە ئەخلاقیان چۆنە 6 ساڵە دەستبەرداری بێ نەبن وەرحاصل من سلااوڕێزم هەیە بۆ ئامادەبوانی ژوورەکە بەڵام بەر ئەوەی بێنە سەر بابەت من بە پێویستی دەزانم سرودی نیشتیمانی گەلی کوردستان لێ بدرێت سرودی ئەی ڕەقیب کە بەرامبەر بە ئاڵای الله ئەکبەر لە کوردستان بەرز بکرێتەوە وەک ڕێزێک بۆ هەموو ئەوانەی کە گیانی خۆیان بەخشی لە پێناو نیشتیمان لە پێناو خەڵکی کوردستان لە پێناو سەروەری گەلی کوردستان لە 1400 ساڵی ڕابردوو بەرامبەر بە داگیرکارانی عەرەب وهروە گڕندەکانی دورگەی عەرەب بە پێویست دەزانجا ئەگەر تۆلات کاک پشتیوانگیان من لە کۆمپیوتەرەکەم دوورم بە مۆبایلێک لایڤم کردوتەوە بە مۆبایلەکەی تریش تەلەفۆنم بۆ بەڕێستا کردو ئەگەرنا بەڕاستی کورد نەتەوەی منە و من باوەڕم بە سرودی ئەی ڕەقیب هەیە ئەوە بە ڤیدۆس هەما کاک پشتیان بۆ دەنێرم لە کۆنفرانسێک دانیشتبووین لە وڵاتی دانمارک ئەو خۆت لێدە باشتریش دەکەوە نازانم کاک پشتیوانەوە بزانم تەلەفۆنیان بۆ هات بەڕێزەکانم ئەوە کاکشتیان بۆ ئەوانێکەوە وەکو شکایەتی بە کوردەکەمان بە ناکەوەی کوردەکەن یاخود بە سرودی نیشتیمانی کوردەکەن داوای کردەوە سرودی ئەی ڕەقیب بۆ بدەین پێشەوەی دەست بە بابەتەکەمان وەڕمان هێمانە کوردین وانەتەوەی خۆمان خۆش دێت بەڵام باوەڕکەن من کۆمپیوتەرەکەم دوورە لەلای من و ئەم مۆبایلەکەم لایڤم پێ کردێتەوە و هەروەها مۆبایلە تریش تەلەفۆن لەگەڵ کاکشتیان دەکەم بەرامبەر بە سرودەکە من سپاس نامەکەم ئەو بەڕێزانێکەوە نووسیانە بۆچی هەڵناستەوە بەڵێ بەڵێ کاکشتیانەوە لە شوێنی ئاڵا ڕۆژەکەی داعش من کەسێکی ناسینالستی نیم بەڵام ئەو سوودە هەمیشە بەرامبەر بە موسڵمانان لێدەم دەبی لە شوێن ئاڵاکەی داعش دابدرێت ئەمە ئاڵای خەڵکی کوردستانە لەبەرەوەی خەڵکی کوردستان بڕوای پێیتی بڕوای بە سوودەیە غەزبن لەسەر ئەندامە هەرە باڵاکانیان تا دەکەم سوودە لێدرێت دەبی هەڵبستنەوە و ڕێز لەم دەستەکان خۆش بێ دەست خۆش بێ کاک پشتیوان باوەڕکە لە کۆنفرانسێک لە وڵاتی دانمارک عینەن ئەو داوایان لێکردین زۆر خەڵک لێ بوون داوایان کرد گوتیان ئاساییە ئەگەر ئێمە داوای سرودی نیشتیمانی بکەین سرودی ئەی ڕەقیب ئەوەختە ئەو سرودەمان لێدە باوەڕکە زۆر کەسانێک لەوەیە بوون ئەوانەی کەوا باوەڕیان پێ نەبوو پێیان ناخۆش بوو کەوا ئەو سرودە لێ بدرێ هەتا خەڵکی بێگانە لە عەرەب لە فارس لە تورک لە زۆر خەڵکێک هەستایەوە سەر پێ باوەڕکە زۆر کوردێک لەو تونڕەوانە ئەوانەی کەوا لێ بوون هەڵنەسانەوە بەداخەوە
پێیان ناخۆش بوو بەڵام دەستان خۆش بێت کاک پشتیوان کاک پشتیوان نازانم پەیوەندی لە کاک پشتیوان بەڵێ کاک پشتیوان ئەوە من بە مۆبایلەکەی تر تەلەفۆنم بۆ کردی چونەوەی تر لایڤم پێ کردوێتەوە بەڵێ بفەرموو بەشدار باشە کاکە سڵاو ڕێزم هەیە بۆ ئامادەبوانی ژوورەکە خۆشحاڵین کەوا لەگەڵمانی هەر بژیت بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە مەوضوعی سالوت لە قورئاندا و لە ڕوانگەی فەرموودەکانی محەممەد پێغەمبەری درۆزنی ئیسلام لێرەدا من لە سەرەتا پێشەوەی بێمە سەر بابەت دیارە قورئان ئاماژە بە سێ هۆکار دەکا یاخود محەممەد لە قورئانەکەی ئاماژە بە سێ هۆکار دەکا بۆ پێدانی بۆ نمونە زەروریەت بە هاتنی وەکو پێغەمبەر هەروە گوتم لە قورئانەکەیدا ئاماژە بە سێ هۆکار دەکا وەکو فەلسەفەی بوونی یا هاتنی لە دوای مەسیح یەکەمیان بۆ نمونە ئاەتی 156 سورەتی الأنعام واتە سورەتی ئاژەڵان پێمان دەڵێ أن تقولوا إنما أنزل الكتاب على طائفتين من قبلنا وإن كنا عن دراستهم لغافلين واكا عرب خلشي درجة عربي ديان قلت بيش إما بودو طائفة ترتوب دابزي واكا التوراة والإنجيل بيش إما وإما نمان دتواني دراسة يمكن شك بزماني إما نبو لبرا إما قرآني شي عربي ما ندوي بزماني عربي أو آيات سي سورة الزخرف ولام داتوا ضلت حم والكتاب المبين هزدار 400 صالة نازن حم ما نايتيا والحاصل حم والكتاب المبين إنا جعلناه قرآنا عربيا لعلكم تعقلون دباشة دي هو كردمان بقرآن عربي بهواي أو عاقل بن يعني وكردي بعربي أو كاري كما كقرآن آمري بلك بوشي بونمونا محمد وكو بيغمبري آخر زمان هاتوا هو كاري دوام كآياتي صوت جلوسي سورة تشيري هوليري مانغاي سليماني كبعربي في دلن البقرة وكذلك جعلناكم أمة وسطا وبمشيوا أي عرب ومن كرت بأمتي ملتي ناوراس واتلنيوان إمبراطوريتي بيزنطي لقل إمبراطوريتي ساساني بوشي آيات سطنوي سورة آل عمران ولام دات ودلي كنتم خير أمة أخرجت الناس أي عرب إيوه باشترين خلقون جو خلش الدنيا هاتون وهروە هۆکاری سێیەم دیارە ئەو دوو هۆکاری ئێمە یەک ئەمڕۆ قەوباسی لەسەر بکەین من لە بەرنامەکانی خۆم لە ڕابردوو وەڵامم داوەتەوە ئایا عەرەب باشترین ملت بوون بۆ خەڵک هاتوون و ئایا بۆ نمونە هۆکاری یەکەم کە سەلماندوومە لە ڕێگای بابەتەکانی ڕابردوو کە قورئان تەنها بۆ ملەتی عەرەبە محەممەد وەک دەستورێکی جاهیلی کە هەموو دەقەکانی قورئان شریعەتی ئیسلام پێش محەممەد لە دورگەی عەرەبی بوونی هەبووە و بۆ ڕاستی و دروستی ئەو بابەتە دەتوان بگەڕێنەوە بۆ سەرپەرتووشی خليل عبد الكريم الجذور التاريخية للشريعة الإسلامية وكاري سيام كاليردا محمد آماجي بيدك على القرآن كي الآيات سيونوي سورة النحل ضلي ليبين لهم الذي يختلفون فيه أم قرآن هاتوا بو يقلاي كرنوي أم شيشاني هبو لنيوانيان وهذا أو شيشاني أو ناكوشياني أو خلافاني كهبو لناو يهوديا كانوا مسيحيا كان باشا ئەو هۆکارەیە کە ئەمڕۆکە ئێمە دەین قسە و باسی لەسەر دەکەین بزانین ئایا لە ڕوانگەی قورئانەکەیان ئەڵبەتە بەرلۆی دێمە سەر بابەتەکە بۆ نمونە ئەگەر سالوت یعنی فەلسەفەی بوونی ئیسلام لەسەر بنەمای سێ خاڵی سەرەکیە یەکەمیان گوناحی بنەڕەتی باشە گوناحی بنەڕەتی کەوا خودی ئیسلام بڕوای تێتی ئەوە هیچ خاڵی دووەمیان بریتیە لە سالوت سیانەک وابزانم بە زمانی کوردی پێڵم من نازانم بە زمانی کوردی چی پێڵم بە زۆر بزانم سیانەک سیانەکی پیرۆز سێمیان ئیقامەی بەڵێ وهروەها زیندووبوونەوەی مەسیح دوای لە خازدانی دوای سێ ڕۆژ واتە ڕوبەڕوونەوەی بەرامبەر بە مەرگ وە شکست خواردنی مەرگ لەسەر ئەو دوو خاڵی دوایی محەممەد جورئەتی نەکردووە بۆ ماوەی 18 ساڵ لە پێغەمبەرایەتی بێ هیچ دەقێکی قورئان دابزێنێ کە ئاماژە بەم خاڵە جەوهەریەی عەقیدەی مەسیحیەکان بکە
لە کاتێکدا هەروەک بینیمە لە ئاەتی 39 سوڕەتی النەحل دەڵێ قورئان هاتووە بۆ یەکلایکردنەوەی یا ڕوونکردنەوەی ئەو شتانەی کە خلافیان تێیدا هەیە. باشە محەممەد تۆ 13 ساڵ لە مەکە پێغەمبەرایەتیت کرد، هیچ قسەت نەکرد سەبارەت بەو خلافانە، وە دواتریش لە فترەی مەدینەش یەکەم دەق دابەزاندیە زۆر لێڵ و ناڕۆشنە، و دەقی دواتریشی دابەزاندووە دووبارە لێڵ و ناڕۆشنە. ئەمڕۆ دەین قسە و باس سەبارەت بەو مۆزوعانە دەکەین کە ئایا لە ڕوانگەی دەقەکانی ترێ قورئان سالوت بوونی هەیە یان نا، و هەروە دەین لە ڕوانگەی ئەوەی کە ئایا لە ڕوانگەی قورئانەوە مەسیح خودای یان نا. ئەو بابەتی ئێمە ئەمڕۆکە دەستەکان خۆش بێ. من گوێ دەگرم کاکشتیان لە قسەکانت کاتێک قسە ناکەم گوێ دەگرم بفەرمە. باشە من ئەڵبەتە نایەمە سەر پەرتوشی پیرۆز سەردەمی کۆن، هەر کەسێک بچی بۆ سەر پەرتوشی پیرۆز سەردەمی کۆن کە موسڵمانی کورد نازانی سەردەمی کۆن و سەردەمی نوێ چییە و نازانی پەرتوشی پیرۆز چییە، تەنها پێر کراوە تەورات و ئینجیل، بچی لە پەرتوشی پیرۆز سەردەمی کۆن وشەی خوا بەڵێ یەهوەی بە مفرەد ئاماژەی تێکراوە، ئیلۆهیم جەمعە، و لە زمانی عبری یعنی بۆ نمونە زەمیری تەعظیم بەکار نایە بە هیچ جۆرێک، مفرەد بۆ مفرەد بەکاردێ، مثەنا بۆ مثەنا بەکاردێ، وەروە جەمع بۆ جەمع بەکاردێ، وەکو عەقلیەتی عەرەب و دورگەی عەرەبی نییە. کەسێک کاتێک دەڵێ من بڵێ ئێمە یا کەسێک بڵێ ئەو بڵێ ئێوە، شتی لەو بابەتە لە زمانی عبریدا بوونی نییە. لەبەرەوە پەرتوچی پیرۆز دەبینی وشەی ئیلۆهیمی بەکارهێناوە. ئیلۆهیم واتە خدا بە جەمع، باشە خدا بە شێوەی جەمع. هەر لەبەرەوە ئەو پەرتوکەی ئێستاکە وەرجێڕاوە بۆ زمانی کوردی تا ڕادەیەک ئەم جەمعەی تێدا بەدی ناکرێت، چونکە لە زمانی کوردی هەمووی بەخوا و بەێزدان ئاماژەی تێکراوە. بەڵام بۆ ڕاستی و دروستی بگڕێتەوە سەر دەقە عیبرانیەکان، لە دەقی عبری دەبینی یەهوەی بەکار هاتووە وەکو مفرەد، و ئیلۆهیم لە هەندێک شوێندا وەکو جەمع بەکار هاتووە، و هەروەها بوونی ئیبن بوونی هەیە، و هەروەها ڕۆح القودس بوونی هەیە کە دەینە سەر ئەو بابەتە ئەمڕۆکە قسەی لەسەر دەکەین. وەروەک گوتم بۆ نمونە تەنانەت لە ڕوانگەی قورئانەوە خودی یەهودیەکان پێش مەسیحیش بڕوان بەبوونی ئیبن هەبووە، ئیبن الله. چۆن ئاەتی 30 سوڕەتی التەوبە چی دەڵێ؟ وقالت اليهود عزير ابن الله، ويهوديكان گوتیان عزير کوڕی ئەڵڵایە. بۆ چونکە لە ڕوانگەی عەقیدەی یەهودی و پێش هاتنی مەسیحیش ئەم عەقیدەیە بوونی هەبووە کە بەڵێ دەکرێ خوددا ڕۆڵی هەبێ. بەڵام لە ڕوانگەی ئیسلامەوە بە حکمی ئەوەی ملەتێکی شەهواتی و هەوەسبازە پێیان وایە کاتێک دڵێ ئیبن الله واتە کوڕی ئەڵڵا، واتە ئەڵڵا دەبی زاوزەی کردبی، نەک ئیبن الله بەمانای بۆ نمونە بەمانایەکی لاهوتی، چونکە هەمووی شەهوەت باسن. لە ڕوانگەی شەهوەتیەوە کاتێک دڵێ ئیبن الله یەکسەر مێشکیان دەڕوا بۆ لێو خوددا ژنیە نابێ، بەڵێ بڵە ژنی هێنابێ. هەر لە ڕوانگەی ئەوەشەوە ئەمڕۆ دەبینین کە محەممەدیش کەوتۆتە ناو ئەو مەزەقەوە لە مەوزوعی لاهوتی نەزانیەوە، لە مەوزوعی تالوسی نەزانیەوە، وەک هەولێری گوتی بە پێخواسی کەوتۆتە ناویەوە، کاتێک دێ وەڵام بە تالوت دەداتەوە. دەبەرەوە من ئەمڕۆکە نایەمە سەر بابەتی هین کتابی پیرۆز، ئەگەر هاتو پرسیاریان نەبووە بەڕێستان دەتوان وەڵامی دەنەوە ئەجینات دێها بەڕاستی کاک پشتیوان ئێمە ینی زۆر لە مێژە نازانم بڵێم بۆ چەند ساڵ بەڵام زۆرێک لە باوەڕداران نزیکەی 10 ساڵ بە هەموو شێوەیەک خزمەت دەکەن بۆ چەند ساڵی دوایی لە ڕێگەی میدیاوە، سوپاس بۆ خوددا لە ڕێگەی سایتی کتێبی پیرۆز و بەدەستە بەگەیاندنی کتێبی پیرۆز ئاوە بەدەست بە کتێب تاوەکو بیخوێنن، ینی تاوەکو توانیمانە هەموو باوەڕداران ڕوونکردنەوەیان داوە. بەڵام وەکەوەی کەوا پێم خۆش بە ئەو ڕوونکردنەوەی بەڕێزت کەوادات بۆی زۆر خەڵکی خۆمان بەڕاستی کۆمەلگەی کوردەوە خۆمان قورئان دەخوێنەوە بەڕاستی نازانن مانای چییە، هەتا ئەو تەرجمانەی کەەوە ناویلێنراوە تەرجمەی ئاسان و فڵان تەنها وەکو تێرکرارکردنەیە کە بەبێ ئەوەی بیر بکەنەوە کەوا لەکوێ هاتووە لەکوێ من ئاسانم خوێنتەوە خەریکی وەرجێڕانی قورئانم هەمووی درۆیە، هەمووی داواتە، هەموو درۆ لەگەڵ دەقەکاندا دەکەن، جوانکاریان تێدا کردووە. بەڕاستی شەرمە تۆ پێدوابی پەرتوچی خوداییە بەڵام دواتر پێی جوانکاری بۆ وتەکانی خوددا کردەکەی. ئەمە ئەو پڕ شەرمەزاری و شەرمە. باشە والحاصل هەر وەک گوتم لە ئاەتی 30 سوڕەتی التەوبە وقالت اليهود عزير ابن الله واتە لە عەقیدەی یەهودیش هەیە
کە مەسایە کوڕی خوا دەبێت بەڵام نەک بەمانای خۆ کوڕی بایۆلۆجی باشە کە دواتر دێنە سەر ئەو مۆزوعی لە سەرەتا من دەمێت ثالوث بۆ خەڵک زۆر بە خێرایی ڕوونکەمەوە لە ڕوانگەی عەقیدەی بۆ نمونە هین مەسیحی لاهوتی خدا سیانەک واتە سێ ئەقانیمی هەیە یەکەکیان بریتە لە خودی خدا کە پێی دەڵێن ئەلئاب دانەیەکیان بریتە لە لۆگۆس واتە حکمت و عەقڵ و وتەی خوا کە پێی دەوترێ ئەلئبن سێمیان بریتە لە ڕۆحی خدا کە بە ناوی ڕۆحی پیرۆز ناو دەبدرێت ئەو سیانە بەیەکەوە گیانین بەڵکو هەر سێکیان بریتین لە پێکهاتەی خدا بۆ نمونە ئەگەر ئاو بێنی ئاو هەر ئاوە بەڵام ئاو دەکرێت لە دۆخی هەڵم خۆی بنوێنێ لە دۆخی شلە خۆی بنوێنێ لە دۆخی بەفر خۆی بنوێنێتی بەفر یەکسانە بە ئاو یا بەفر بەشێکە لە ئاو یا ئاو یەکسانە بە بەفر ئاو یەکسانە بەش لە ئاو یەکسانە بە هەڵم بەڵام هەڵم یەکسان نیە بەش لە شلە یەکسان نیە بە بەفر یەکسان نیە بە هەڵم دەگەیشتی چۆنە مەوضوعەکە زۆر بە سادە و ساکاری دیارە نمونەیەکتر بێنی ئاگر دەکرێ وزە بێ ئاگر دەکرێت ڕووناچی بێ ئاگر دەکرێت گەرمی بێ گەرمی یەکسان نیە بە وزە یەکسان نیە بە ڕووناچی یەکسان نیە بە گەرمی ئەوەیە کەوا تێڕوانی نییە هیچ یەکێک لە مەسیحیەکان نیە بڵێ سێ خودابوونی هەبێت لەبەرەوە دەبینین محەممەد زۆر خراپکەوتۆتە ناو مۆزوعەکە بێ ئەوەی کەوا سەری لێ دەرکە جاگر هاتوو پێغەمبەرەکەیان سەری لێ دەرنەکردنی لە مەوضوعی تالوت کە بنەماترین عەقیدەی مەسیحیە ئاخۆ دەبی موسڵمانێکی نەخوێندەوار و جاهول ببورن کەوا لە وڵاتانی عەرەبی ئیسلامی دەبی سەری لێ دەرکە هەرگیز من لێرە بۆ نمونە قورئان بەسەرەتا دەمەی ئەوە بڵێم دوای ئەوەی کەوا ڕوونمان کردەوە بە جۆرەی ئەتراتی قورئان تەنانەت یەهودیەکانیش بڕوایان بە ثالوث هەیە کە دەگوتویانە وقالت اليهود عزير ابن الله قورئان پەرتووکێکی بێسەر و بەروش پڕێوە هەرچی بێت تێدا دەبینی هەر لەبەرەوە مەلاکان ئەگەر ڕۆژێکیان داوایان لێ بکەی لە مینبەری مزگەوت هەزار مەلا سەبارەت بە مەوزوعی گرتویمە هەر بابەتێک هەڵدەبژێری خەتانی کچان قسە و باسی لەسەر بکەیت دەبینی هەر مەلایەک بۆ خۆی لە ئاوازێک لێ دەخوێنی یەکەشان دەڵێ مەکروهە یەکەشان دەڵێ مستحەبە یەکەشان دەڵێ واجبە یەکەشان دەڵێ نەخێر دابوونەریتی کۆمەڵایەتیە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نیە بۆچی چکە چیت بوێتن وەکو قدووی ئەتار چیت بوێت تێیدا بەدی دەکەیت دەقەکان دش بەیەکن هەرچیت بوێت تێیدایە لەبەرەوە زۆر شڵ و شەپڕێ و بێسەر و بەرە و ئەمڕۆ ئەمە سەبارەت بە مەوضوعی ثالوث لە قورئاندا بەدی دەکەین محەممەد بە گوێرەی بەرژەوەندی و تاکتیکی قۆناغی کاکشان بەردەوام بە چەند سانیەک باشە برا باش محەممەد بە گوێرەی بەرژەوەندی شخصی خۆی و تاکتیکی مەرحەلی دەقەکانی نووسیوە قورئان بۆ ماوەی 18 ساڵ یەک وتە یەک قسە و محەممەد خودی خۆی لە ڕێگای فەرمودەکانی یەک وتە یەک قسە لەسەر مەوضوعی لە خازدان یا لە خازدانی مەسیح ناکە کە ئەمە عەقیدەیەکی زۆر گرنگی مەسیحیەکانە محەممەد بۆ ماوەی 18 ساڵ یەک قسە ناکە سەبارەت بە ثالوث نە لە نزیک نە لە دوور بەڵکو وەرگوتم بە نەزانی کەوتۆتە ناویەوە دەیەوێتن مەوضوعەکە بەلاڕێدا بە لەگەڵ ئەوەش لە قورئاندا 11 ئاماژە بە ئەلمەسیح کرایە کە ئەلمەسیح واتە یەهوەی فریاد ڕەسە بەڵام لەگەڵ ئەوەش محەممەد دیارە نەیزانی و ئەلمەسیح مانای چییە لەگەڵ ئەوەش 11 جار لە قورئانەکەی ئاماژەی پێکردیە بەڵام محەممەد یەک کاری کردیە هەستاوە ناوی یەسوع یا یەشوعی گۆڕیوە بۆ عیسا بۆچی بۆی بیکە بە عیسۆی برای یعقوب چکە کابرایەکی شەڕانگێز بوو وەکو ئیهانە و سوکایەتی و تەنانەت محەممەد واوەتریش ڕۆژی هەینی کردووە کە ڕۆژی قڕوبە بووە کردویەتی بە ڕۆژێکی پیرۆز بۆچی چکە لەو ڕۆژەدا مەسیح لە خاج دراوە و ڕۆژی یەکشەمە زیندوو بۆتەوە تەسەوڕکە چیانی کابرایەکە ئەگەر بی بە پێوەەر بیژمێری محەممەد خۆی دەجالەکەیە خۆی ئەنتیکریستیان ببوورە بەس یەک لە ناو مەسیحیەت جومعە پێی دەگوترێت جومعەی ڕەش چەمکێکی داناوە بە ناوی مەسیحی دەجال بەڵێ باشە دوات دەینە سەر ئەو بابەتە
کەم تا زۆر سالو سەروەکوت وشتێتی قەزیەکە بەلا ڕێدا بە هاتووە هەندێک دەقی داڕشتووە کە بەهۆی جاهید و نەزانی موسڵمانان وا دەزانن سالوس لە عەقیدەی مەسیحیەکان لەو دەقانە خۆی بینیوەتەوە چۆن آيتي صفية سورة الأنعام بديع السماوات والأرض أنى يكون له ولد ولم تكن له صاحبة درسكري آسمان كانوا زوي شون دكريت كريها به لكاتك دا جيل فريندي نبوا يا باش دهان إيك بدوزو يعني كي مشكلة خوتو قوري جيهانا قال جيل فريندك بدوزو يعني كي مشكلة يعني من مشكلة لو دا نابينم تتواني جيل فريندك بدوزي توا صاحبة يعني جيل فريند يا جيل فريند باش جيل فريند دەکرد بدۆزەوە مناڵێک سەیریکە بۆ ئەوەی بابەتەکە بەلاڕێدا بە چکە لە ڕوانگەی محەممەدەوە کاتە گوتە ئیبن الله واتە دەبی کوڕی بایۆلۆجی بی دەبی الله دەبی سێکسی کردبی ژنی هەبووێ بۆ ئەوی کوڕێکی هەبی باشە بۆ نمونە ئاەت حەفدەی سوڕەتی الئەنبیا دواتر الله ئەکبەر تووڕە دەبی سەیر و سەمەرە لەوەدایە الله ئەکبەر خۆی شرکە لە ئیسلامدا مادام گوتت الله ئەکبەر واتە خدای ناوەڕاستیشەیە و خدای بچکۆلانە هەیە و خدای بچوکیشەیە دواتر هاتيا الله أكبر لآيات حفظي سورة الأنبياء لو أردنا أن نتخذ لهوا لاتخذناه من لدنا إن كنا فاعلين أجر حزما لبزم ورزم خوشي ورابواردن أو الله يقصدك الله دلي أجر حزما نخوشي بزم ورزم خوشي ورابواردن أو لا يخومان دانيك مان دقر وات النقل لزوي أو ذكواي ولامي عقيدة مسيحية كان دقاتو نقل لزوي تجسر تفسير كان دلتن الله أكبر دلتن یەکێک لە غیلمان و ولدانەکانمان دەگرت یا حۆریەکمان بۆ خۆمان دەگرت بۆ سێکسکردن و ڕابواردن ئاەتی حەفتا و سەی سوڕەتی ئەلمائیدە بە هەمان چەشن لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة وما من إله إلا إله واحد أوانا كفر ينكر كدلين الله يشك لسيان كذا يقول يا الله سيا لا عقيدة مسيحي خدا سي أقانيم بلان يا خدا بنيها باشا سي بورمونا الإسلام ده زور طبيعي نوت نو يكسان بي بيك سيرا بو الله أكبر نوت نو ناويان دانا وهره استفادة نوت نو يكسان بيك بلان ناجت عقليانا والسيبكا بيك باشا وما من إله إلا إله واحد آيات حتى وبين سورة المائدة ما المسيح ابن مريم إلا رسول قد خلت من قبله الرسل وأمه صديقة كان يأكلان الطعام سيدي أو دقيقة مسيحي كري مريم إجنبو تنها وقت غنبركاني بيشخوي ودايجي صديقية وخواردن يندخوارد وهذا ما دام خواردن يندخوارد ناكري بون هنا وتي خوا للشي مسيح دا برجستبه روحي قدسي خوا لناخي مسيح دا بوني هبه أما لروانجي محمد وهاتي موضوع كان بلا رد لوش زيادة هذه كارساتي قورة هذه ضبط الآية صفر شاذي سورة المائدة ضبط وإذ قال الله يا عيسى ابن مريم أأنت قلت للناس اتخذوني وأمي آلهين من دون الله كاتك الله قلتي أي عيسى كري مريم توب خلقت قد كخوتو دايك دوقدو خدا جقل من ورد بقرن سيدك أمت يرواني محمد الله سالوس دينك بيوا سالوس يعني سيخ خدا باشا نك خدا كواسي أقانيمي هذا ما سيحش الجواب داتوا قال سبحانك ما يكون لي أن أقول ما ليس لي بحق إن كنت قلته فقد علمته الله أكبر لقال وش عالم الغيبة بلام لي ردا نازانيدا ضلي أي عيسى توبة خلق تقوتيوا يقوتو أقر الله أكبر بوايد بوابي زاني واينو عيسى ولامي داتو عيسى في القرآن ضل سبحانك أخوة قرب خلق بود بامن ولاجي شموك دو خدا بفرستن أو تو دبوا بيزاني باوشي باوكم باش لو دقانت ديارة بلد لو دقانت ديارة كانوا سري القرآن لبن ماترين عقيدي مسيح كان نيزاني وا هر وقت شون فلتيدا ولا بابة كاني تر بون من بابة جيزانستي كاتك ضل يخرج ما بين الصلب والترائب واتا لەگەڵ ڕێزم سپێرمی پیا و لە نێوان تریقەی پشت و سنگ دەرەچێت و دەیانوێت دکتۆرێکی وەک من بڕوا بەم قسە پرۆپوچە بێنێ نەیزانیوە لە هەموو مەسائیلی لاهوتیشیی نەزانیوە پڕی بە جمهوریەتەوە نەبووە بڵێن چونکە هەروەکوتم مەسیحیەکان دەڵێن خدا یەکدانەیە بەڵام سێ ئەقانیمی هەیە و
ويهوديش بڕوای بەوە هەیە هەروەک ئاماژەم پێ کرد وقالت اليهود عزير ابن الله طلع بۆ نمونە سفر التثنية إصحاحی 6 ئاەتی 4 دەڵێت بابا عبری بابۆتان بخوێنەوە يهوى إلهين يهوى إخاد واتە خدا ئیلۆهیم خدامانە خدا یەکێکە باشە خدا یەکە بڕوایان بۆ عەقیدەیە هەیە باشە یەکەم بینە سەر مەوضوع یەکەم سوڕەت کە تیایدا محەممەد هەوڵ دەدات قسە و باس بکا سەبارەت بە لە خاجدانی مەسیح وش هەرچەند دەکڕوونە بەڵام لێلی تێدایە چۆن لە ئاەتی 54-55 سوڕەتی ئال عیمرانە یەکەم جار دوای ئەوەی کۆز دەکا بۆ مەدینە 87 سوڕەتی دابزان لە مەکە هیچ قسەی لەسەری نەکرد سوڕەتێکیش دابزان بە ناوی سوڕەتی مریەم هیچ قسەی لەسەر نەکرد کاتەکات بۆ مەدینە سوڕەتێکی دابزان نەرمبوونیانی بەکەیتی خۆت دەتوانی تەفسیر و تەئویلی بۆ بکەیت و تەفسیر و تەئویلەکان دەکرێت بە گۆشەی 180 لە شپەیەک بۆچی چکە محەممەد کاتەکات بۆ مەدینە چاوەڕێی دەکرد مەسیحیەکانی نەجران ئیمانی پێبێت لەبەرەوە دەقەکەی دابزان زۆر سۆفت نەرمونیان بۆ ئەوەی ڕایان جێکشی سەرنجیان ڕاکێشی دواتر کاتێک ئیمانی پێناهین و جزیان لەسەردا دەدەنێت دەقەکەی دادەنێتن دەڵێ شوبی هەدەمەوە جار یەکەم با قسە بکەین سەبارەت بە ئاەتی 54-55 سوڕەتی ئال عیمران سوڕەتی ئال عیمران سوڕەتی ژمارە 89 لە دوای شەڕی ئوحود دابەزیوە واتە محەممەد 15 ساڵە پێغەمبەر بووە اینجا یەکەم دەقدا دەبزێنی چی دەڵێ سەیر بکات 54-50 ومكر الله والله خير الماكرين فيليان كردو الله فيلي كرد الله لهميان فيل باسترا إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي ومطهرك من الذين كفروا وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة إنجا يعني در سرطا توسيف آياتي 54 كارساتا فيما نضل الله أكبر فيلي كرديا سبارت بقضية عيسى جگدڵێ ومكر الله والله خير الماكرين فێڵیان کرد دواتە یەهودیەکان و الله فێڵی کرد و الله لە هەمیان فێڵ باسترا زانچی دڵێ کاتێک زان چیرۆکە چی بوو اینجا باش چیرۆکە دەکات دڵێ کاتێک الله گوتی ئەی ئیسا من دەتمرێنم متەوەفی لە زمانی کوردیش بەکاردێ وەفات بڵێن فڵانە کەس وەفاتی کرد متەوەفی ئەی ئیسا من دەتمرێنم وبرزت دەکەمەوە بۆ لای خۆم و دوورت دەخەمەوە لەوانەی کافرن و ئەوانەی پیادەکەری تۆن تاوەکو ڕۆژی قیامەت بەرز دەکەمەوە بەسەر کافرەکان باش سەیریکە ئەم دەقا یعنی هەر کەسێک ئەگەر هات و مەسیحی بووایە لە دورگەی عەرەبی دەڵێن ئەم دەقە وایە زۆر ڕێک و پێکە بۆ نمونە چۆن مرداندویەتی بەرز بوویتەوە بۆ ئاسمان ڕاستە باسی زیندوو بوونەوەکەی تێدا نەکردیە بەڵام مردووە بەرزی کردوتەوە بۆ ئاسمان دووری قسۆتەوە لە کافرەکان و پیادەکەرانی مەسیح بەرز دەکاتەوە تاوەکو ڕۆژی قیامەت بەسەر کافرەکان ابن عباس لەم دەقەدا دەڵێ ئینی متەوەفیکە واتە ئینی ممیتوکە واتە دەڵێتن دەتمرێنم تەوەفا متەوەفیکە واتە من دەتمرێنم باش بابێن بۆ سەر لە قورئاندا لە دەیها شوێن وشەی تەوەفا وەفات متەوەفی هاتووە هەر هەمووی بە مانای مردنە لە یەک دەقدا نەبی ئاەتی 42 سوڕەتی الزمر کە دەڵێ الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها واتە الله ناخەکان دەمرێنی لە کاتی مردنیان و هەروەها دەیانمرێنی لە کاتی خەوتنیان اینجا دوای ئەوەی الله ئەگەر بیەوێتن نەدمرێنی ڕۆحەکە دەنێریتەوە ناولا سیرکە ئەمە کارەساتە تەمام لە ڕوانگەی زانستیەوە یعنی چۆن مرۆڤ لە کاتی خەوتندا دەمرێ لە ڕوانگەی ئیسلامەوە دوو جۆر مردن هەیە جۆرێکیان کاتێک ئەوە ناوی ئیزرائیل کاتێک دێ ڕۆحت دەکێشی جۆری دووەمیشان کاتێک دەخەوی ڕۆحت بەرز دەبێتەوە تاوەکو بەرەبەیان اینجا الله بەڕدەی خاتەوە نام هەر کارەساتە ئەمە خۆی کارەساتە چۆن دڵ لێ دەدا چۆن هۆرمۆنات ئیش دەکا بەبێ ڕۆح چۆن هەتاوەکو دوای کارەساتە باشە هاتوونە دڵێن نەخێر کاتێک لەو دەقەی سوڕەتی ئال عیمران دەڵێ متەوەفیکە وەفات بەمانای خەوتن دێتم بە گوێرەی ئەو دەقە هەموو ماناکانی تریان ئیهمال کردی هەموو دەقەکانی تر کە متەوەفی بەمانای مردن دێ باشە کاتێک دەبینی بۆ نمونە این
مەسیحیەکانی دورگەی عەرەبی ئیمان بە محەممەد ناهێنن و محەممەد جزیە دەخاتە سەر خەڵکی نەجران کە لە صحیح بوخاری ئاماژەی پێکردی ئەوە بابەتی ئێمە نیە ساڵانە 1000 قەت جلدیان لێ وەردەگری لە ڕقان محەممەد بێ هیوا دەبیلەوەی کە مەسیحیەکان ئیمان بێنن بێ هیوا دەبی دێ دەقێکدا دەڕزینی ئەو جارە چ دەڵێت لە ڕێگایەوە دەیەوێتن هەم لە یەهودیەکان بدە هەم لە مەسیحیەکان بدە ئاەتی 155 بۆ 158 سوڕەتی ئەنیسا لە سوڕەتی ئەنیسا دەکرێت ساڵی 5 و 6 دابەزیوە واتە محەممەد بۆ ماوەی 19 ساڵ پێغەمبەر بۆ اینجا دەقێشتردا دەبەزێنی سەبارەت بە گرنگترین عەقیدەی مەسیحی 2 دقیقە دقی یەکەمیان بینیمان کەوا اعتماد دەکات تۆ چۆن تەفسیری بۆ دەکەی دووەمیشیان چی دەڵێ فبما نقضهم ميثاقهم وكفرهم بآيات الله وقتلهم الأنبياء بغير الحق بحكم أوي يهودية كان نقضي ميثاق بيمان ينكر وكفر ينكر بآيات كان الله وبيغمبران ببي حق باسي بشتني بيغمبر لك سيدا بشتني بيغمبر لك وقتلهم الأنبياء بغير الحق وبكفرهم وقولهم على مريم بهتانا عظيما وهروها كاتك بختانیان کردیە بە مریەم دواتر دەبینین خودی محەممەد بختان بە مریەم دەکات خودی قورئان بختان بە محەممەد دەکات و هەروەها یەهودیەکان کوفریان کرد و هەروەها قسەی بختانی مەزنیان کرد دژ بە مریەم و قەولهم و هەروەها گوتیان إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله وما قتلوا وما صلبوا ولكن شبه له وإن الذين اختلفوا فيه لفي شك منه ما لهم به من علم إلا اتباع الظن وما قتلوه يقينا بل رفعه الله إليه دوات چی دڵێ و هەروەها یەهودیەکان گوتیان چیان گوتیان ئێمە مەسیح عیسا کوڕی مریەم پێغەمبەری ئەڵڵامان کوشت باشە مەسیح هەروە گوتمە بڕوایان بە هاتنی مەسایە هەیە و مەسایە تەنها بەکاردێنن بۆ ئەو کەسێک کە خۆیان بڕوان پێ کە مەسایەیە باشە مەسایە وایە چۆن بە عیسا کوڕی مریەمیان گوتیە إنا قتلنا ئێمە مەسیح عیسا کوڕی مریەم پێغەمبەری ئەڵڵامان کوشت ئەگە بڕوان وابوایە پێغەمبەری ئەڵڵا بوایە بڕوان وابوایە مەسیح بوایە چۆن دەیان کوشت لێرە محەممەد فەڵتەیەکی تری داوە کە دەرچوونی نییە ئەگەر بیگوت وقولهم إنا قتلنا عيسى ابن مريم وما قتلوه ڕاز دەرەچوو بەڵام چۆن یەهودی گوتیانە بە عیسا کوڕی مریەمان گوتیان مەسیحە وەرەوە گوتیانە پێغەمبەری ئەڵڵا چی دەڵێ قورئان بەڵام نەیان کوشت و لە خاچیان نەدا بەڵام پێیان وابوو ئەو کەسەی لە خاچیاندا عیسا شبه له کەوا دێنە سەر قسە باز کرد یعنی الله ئەکبەر فرتوفێڵی کردی لێرە کەسێکی تریان لە خاچ داوە کوتوب 100% لە عیسا چووە کە دواتر دێنە سەر تەفسیرەکان الله ئەکبەر ڕوخساری کەسێک دەگۆڕی وەکو عیسای کوڕی مریەمی لێ دەکات دەستە دەرەوە دەیگرن وا دەزانن عیسایە لە خاچی دەدەن یعنی الله ئەکبەر فرد فێڵ دەکات لە خۆڕاینی قورئان نووسەری قورئان ناوی لێنایە ومەکەروا ومەکەر الله والله خير الماکرین الله فرد فێڵە تۆ وەرە الله ئەکبەر قادر بی بەسەر هەموو شتێک بچی مرۆڤێکی بێتاوان بکەی شێوەی بگۆڕی بەکون پێیەکون بە شێوەی مەسیح بۆ ئەوی بچیتە دەرەوە لە خاج بدرێت و مریەمی دایکی مەسیح و یاوەرانی مەسیح و خەڵک بزانن ئەوە مەسیحە چکە 100% وەکو مەسیحی لێ دەکات لە خاج بدرێت و بۆ ماوەی 600 ساڵ ملەتێک عەقیدەیەک بەلاڕێدا بێ وە بزانن کەوا مەسایە بووە لە خاج دراوە و بۆ ماوەی 600 ساڵ بێدەنگ بی اینجا دواتر پێغەمبەرێک بنێری لە دورگەی عەرەبی بە ناوی محەممەد بڵێ وما قتلوا وما صلبوا ولكن شبه لهم تاک بەخێر بیتەوە اینجا دواتر هاتووە دەڵێتن یەقینەن نەیان کوشت وایان زانی کە مەسیح بووە باشە بەڵکو ئەڵڵا بۆ لای خۆی بەرزی کردەوە بابێنە سەر هین یەکەم تفسير آيات 54-55 سورة آل عمران إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي ولسرتها دلي ومكر الله والله خير الماكرين الطبري شي دلي التفسير إني متوفيك ورافعك إلي من دبرين وبرز الدكم وبولايكم فتوفاه ورفعه إليك وفاة فيكر إن جاء برزي كردو بولايكم ثم اختلف أهل التأويل في معنى الوفاة
ئەهلی یعنی خەڵکی تەویل شرۆڤەکارانی قورئان ناکۆکن سەبارەت بە مانای وەفات لە ماموسووی نەخوێندەواری گوندێک لە گوندەکانی بەڕانەتی بپرسم ماموس و وەفات مانای چێت دەڵێ مردن پاچی باوە دەڕێگەی مردن بەڵام لێرەدا بۆ دەرچوونە توش قسە دەکەی کاک پشتیوان ئەوانە زۆر شێر و ڕێویت بۆ دێننەوە بەڵێ ئەڵبەتە منیش وا دەڵێم چکات تۆ بڕۆ کاکە لە ئێستا لە پیرەمێردێک بپرسە لە گوندێکی بەڕانەتی لە گوندێکی خۆشناوەتی مام حاجی وەفات مانای چییە دڵی کاتێک ئیزرائیل ڕۆح دەجێشی و دەمری يعني پێت دەڵێ بەڵام تەبەری هاتیە دەڵێ ثم اختلف أهل التأويل في معنى الوفاة أهل تأويل شرۆڤەکارانی ئەم دەقە ناکۆکن سەبارەت بە مانای وەفات فقال بعضهم عندي كان ضلين هي وفاة النوم وكاتك مرو دخوي بمردن دادري بجوري أو آدي سورة الزمر حرب قسمان تلقي وكان معنى الكلام على مذهبهم والطبري دلين معنى أم آية لروانجي أو مذهبة إني منيمك ورافعك في نومك وأي إسا من دتخوينم إن جاب خوتوي وبرزدك أبو أسمان أو وفاة وقال آخرون وأنديش تردلن إني قابضك من الأرض فرافعك إلي وقالوا معنى الوفاة القبض وهذا أي عيسى من تو دقرمو برزدك أبو أسمان نقمر تو دقرم برزدك أبو أسمان بمعنى يشده أقر قوتيان كسك وفاتي كر لمود دادي بكرسي بلاي ما بستد أوي خوتيها يا برز بيتو لزوي يا هرب فعلي مرديا باشا واروا أي قابضك من الأرض حيا إلى جواري واتا بزندوي لزويوا برزدك موضوع أسمان أوش معنى يشترى بمعنى وفاته وقال آخرون وهي تردلن إني متوفيك وفاة الموت بمعنى مردني مردن ده مرد باشا عن ابن عباس حبر أمي إسلامي اللهم فقه الدين وعلمه التأويل كمحمد دعاء كرديا الله جان بون منفيرة فقهي يعني بك وأروها فيرة تأويل بك هاتوا الدلت إني متوفيك يقول إني مميتك وأنا خوش ویستان ئەوانەی کەوا لەگەڵمانن کە گوێ بگرن بەڵێ کاک پشتیوان إني متوفيك من دمرينم يا وفاتك بيدكم وات من دمرينم ابن عباس وزاي محمد حبر الأمة الإسلامي وات ضلب بمعنى مردن دي باشا القرطبي شي ضلب فقال المسيح طلقاتك هات شوار دوري مالكان المسيح قلت أي هوار لم قوما إيه. فقال المسيح للحواريين اخوان كاركاني أيكم يخرج ويقتل ويكون معي في الجنة قلت بدوا ضخ من كاركي قلت كامتان دجيت الدروة بوأوي بكجري وبيبيا ورم لبها فقال رجل أنا يا نبي الله كسي كان قلت من أي بيغمري الله لو يبقى جنابي القرطبي كاتب رداوة قرطبي بيامير يتوبي عربي بوا شي دلي فلقى إليه مدرعة من صوف عيسى جليجي صوف داي خوي وجهها ولا بركة وعمامة من صوف وعيسى مسيح عمامي لبردك وابن محمد أو على سريدة بيجا تلاقي سيدك من صوف وناوله عكازة وقوطالق شداي وجهها وألقي عليه شبه عيسى والله أكبر ويني أو يا وري عيسى يقولي كتم ويني عيسى كردي بعيسى فكن فيكون جاناي شخص كسي مسرا ووكو أوي مسألة أصحاب الكافة كادلي حود نفر ولا قصة كان زور قد مسرا يهودا وطقياتوس ونازان كان دناوي أدينا وهرزور سير استمريا دلي درجو هو بو كريستيانو لخاتيان دا الله أكبر قرتو صفاصف شيوت كردبي بعيسى وقلق بيني بيتنو دايك هنا يحود هذا النسي هو أي أنا توبوشي وفرتو في الله دكي يعني نبدأ تاني بفرتو في الله شيء برجايش رمزقاري بي نخلق بلا ردا بي ملتك بلا ردا بي كأما تكبيني أن لخاتراو بولونا زندو بوا
بەرز بۆەوە ملیۆنەها خەڵک يعني بۆ ماوەی تەنانەت گەشەکردنی و ئاینە لەسەر بنەمای ئەو عەقیدەیە بوو ڕاستیەکەی لەسەر بناو عەقیدەیە بوو 600 ساڵ بەلا ڕێدا بە ئینجا دواتر بێ شوبیه لەهم اینجا چی دەڵێ وأما المسيح بەڵام مەسیح دوای ئەوە کەسەکە چوە دەرێ و گرتیانەوە مەسیح فكساه الله الريش الله ریش پەڕی بزانە پەڕی وە کەولێری گوتی چێشکە بووە کۆتر بووە چییە الله پەڕی لەبەر کرد نابی نابی بەرز بێتەوە بۆ ئاسمان بەڵام نازانم محەممەد چۆن بەرز بوویتەوە بۆ ئاسمانەکان دەڵێ فكساه الله الريش چکە لە بەهەش دەبی ڕیژ لەبەر بکەیت پەڕ و باوی کۆتر و چێشکە و شتی وا لەبەر بکەیت وألبسه النور ونوري لبركر هناجي فطار مع الملائكة فري لبركر تشتكى رايك ابن عباس ضلي ابن كثير ضلي ابن عباس مميتك باشا ووهب ضلي أماته الله 3 أيام ثم بعثه ثم رفعه وهب يجيك اللي أوركان ابن كثير ضلي كاكا وهب قلتي الله سيروج مرداندي اینجا زیندو بووە اینجا بەرز بووە زانە ئەوەیان بەهاشتر زانیوێتی لە عەقیدەی مەسیحی لە محەممەد و لە الله ئەکبەر وسەبارەت بە ئەوی تریان کە شوبیه لەهم ئەگەر تۆ قسە و باسی لەسەر بکەین چکە زۆر گرنگە ئەو شتانە چکە دواتر دەگەینە دەرەنجامێک ئاەتی 157 سوڕەتی النیساء شوبیه لەهم ابن كثير دەڵێتن بە کوردیەکەی یەکتر بخوێنەوە بۆی زۆر کاتمان نەگری دەڵێ ئیسا گوتی بەیاورەکانی گوتگوتی کامەتان دەتانەوێ شێوەی بگۆڕدرێ بە شێوەی من ئەیکم یلقا عەلەیهی شەبهی وهو رفیقی فی الجنة دەبێ بە ڕەفیقم لە بەهەشت گەنجێک گوتی من ئەوە بوو ئەڵڵا شێوەی ئەو گەنجەی گۆڕی کتومت وەکو شێوەی عیسا كأنه هو دەڵێ تەنها وای هات کتومت يعني كوبي عیسا بوو وفتحت روزنة من سقف البيت أو لسقف خانوكش بوا كونك بوا الله عيسى بولاي برد بولاي كوي برس كردوا أو يترشوا دروا كاتك بينيا قرتيا لفات جاندا وتاجي شوك بركان تسريوا وضل خلق وايزاني كوا أما شيء أما عيسى بوا أما ابن كثير وضل الطبري ضل سيدك أنهم جميعا قولوا في صورة عيسى حمويا وركاني عيسى توازدك من سيزدك من حموي الشويان قرابة عيسى وخرج إليهم بعض من كان في البيت وداني كان شو دروا أو داني أنقر لخاتي عنده وينزاني عيسى شو الشكل لعيسى ده شو باشا هتاو دواتر هاد وهمان شي روجي ابن كثير دوات القرطبي ضلي وما قتلوا وما صلبوا ولكن شبه لهم أي ألقي شبهه على غيره وهذا الله كسي جتري شكلي كسي جتري قوري بو مسيح لخاسنا البغوي دلي أي تون دلن كاتب بشتوان ببورا تون دلن أي كل نفس ذائقة للموت دعاء أوان دلن باشا مسيح دمريد بلام دعاء وكوهاتوا وكي اللي عنده برسي أي تون نسرا وسلام عليه يوم ولدت أو رزق بەڵام ئەوانە هەموو شێر و ڕێویت بۆدەنەوە باوەڕکە هەتا من زۆر جار تەمەشای بەرنامەکان دەکەم وەکو تێبینیەک بۆ بەڕێزت بە بڕوای من بە کوردی پێیان بڵێ باشترە چونکە گەر تۆ بە عەرەبی پێیان بڵێ ئەوان لێ دووەردەگرن ناوەکە بەڵام دووبارە دەستنەوە سەر و ئاسانە تەرجمە کوردیەکە دەچن لێ دەیخوێنەوە هەر بە کوردی کارەساتی ئەو دەقانە لە چیدا کاکە برا ئاەتی هەژدەی سوڕەتی فاتر دەڵێ ولا تزیر وازرة وزر أخرى هیچ کەسێک گوناحی کەسێکتر لە ئەستۆ ناکرێت گریمان لە ڕوانگەی یەهودیەکان مەسیح گوناحی هەبوو کە لە سێدارەی بدەن چۆن دەکەی الله ئەکبەر بیکاتە سەر کەسێکتر کا بە مەسیح بۆی لە خاج بدرێ ئەمە قابلی هەرچەندە الله ئەکبەر لەدا وایە بۆ نمونە لە صحیح بوخاری هەیە و لە موسلیمدا هەیە بۆ نمونە محەممەد بەڵێ یەهودێک یا مەسیحیەکیان دات دەڵێ ها ئەوە بەراجێرتە بۆ خۆت لە شوێنی خۆت بیخەنەوە ئاگرەوە ئەمە لە نووسری قورئان دەوەشێتەوە والحاصل بينه وسرباب زور بخيراي البغوي دلي وذلك أن الله تعالى ألقى شبه عيسى عليه السلام على الذي دل اليهود عليه دلي أو كسي يهودي بو كشويني عيسى بيهودي كان نشان ده
الله شکلی ئەوی گۆڕی بۆ شکلی عیسا سەیریکە باشە دەڵێ وە ناوی چی بوو سەتیافوس بوو سەتیافوس باشە چی دەڵێ سەیری بەغەوی بکە دەڵێتن ئەلقا شەبه وەجهی عیسا عەلەیهی سەلام دەڵێ الله تەنها فریای ئەوە کرد دەموچاوی ئەو کەسە بگۆڕی بیکا بە دەموچاوی عیسا بەڵام الله فریا نەکرد جسمی بکا بە جسمی عیسا وەلەم یەلقیه عەلا جەسەدیه الله فریا نەکەوت تۆزێک پەلەپەلی کردبوو باشە چکە الله قورئان بە پەلەپەل مرۆڤیش دروست کردیە بە کون فەیەکون هەر ئەوەندە فریا کەوتبوو دەموچاوی سەتیافۆس بکا بە شێوەی مەسیح بەڵام فریا نەکەوتبوو لەشی بکا بە مەسیح زەمەخشەری ئەلکەشاف دووبارە هەمان چیرۆکی دووبارە کردوتەوە وەک ابن کەثیر و تەبەری ئاماژەیان پێکرد کەوا شێوەی یەکێک لە یاوەرەکانی دەگۆڕی الطبرسی لە مەجمع البەیان في تفسير القرآن دەڵێ تطیانۆس کرا بە شێوەی مەسیح البەیضاوی لە ئەنوار التەنزیل و ئەسرار التەویل دووبارە هەمان شت ئاماژە دەکا و لێرەدا سەیری ئەوەیکە چۆن باسی کردیە دەڵێ کۆمەڵێک لە یەهودی جوێنیان بە مەسیحدا و هەروە جوێنیان بە دایکیدا ئەوە بوو مەسیح دوعای کرد بۆ الله ئەو کۆمەڵە مەسیح ئەو کۆمەڵە یەهودیەی کرد بە مەیمون و بە بەراس فاجتمعت اليهود على قتله ئەو یەهودیەکان گوتیان بۆچی ئەو کۆمەڵە خەرکرد کردووە بە مەیمون و بە بەراس دەورەی چیاندا دەورەی دینیاندا مەسیحیاندا بۆی بیکرد فأخبره الله تعالى بأنه يرفعه إلى السماء أو الله مسيحي آقدار كبو آسمان برزي دكاتوا وأو بيجوي برز بتو بيجك لا وركاني بود كامتهم تانوي الشيوتان وكوني لي بقوري بوشيوي من لروج قيامت لبحج لقلم دادا بي أو كسيشان كتومت قوردرا بو عيسى شو الدروا لخاتشان دا وحكا وكتوباي وهروها دلين كاتك شو تتيانوس شو مالك تتيانوس يهودي كسي دينا بو كاتك هاتەوە دەرەوە بە قودرەتی قادر شێوەی گۆڕابوو بۆ عیسا وتیان ئەوە عیسایە گرتیان و دەخاتیاندا سەیری ئەو چیرۆکانە بکەن کەوا چۆن تەویلی دەکەن بە کەیفی خۆیان دێن قسە و باسی سەیری کرد لە کۆتاییدا دێمە سەرفی الجلالين دڵێ المقتول والمصلوب وهو صاحبكم بعيسى أي ألقى الله عليه شبهه فظنوه إياه دڵێتن ئەو کەسەی کەوا کوژرا و لە خازرا یەکێک لە یاوەرەکانی عیسا کە ئەڵڵا شێوەی ئەو قسەی گۆڕی کتومت بۆ عیسا خەڵکەکەوەیان زانێ عیسا بوو جا گوناحی خەڵک چییە تۆ فرج فێڵ کردی و شکلت گۆڕیوە خەڵک چۆن بزانن دەدەگەین و دەڵێتن کاتێک بینیان دەموچاوی عیسایە بەڵام جەسەدی عیسانیە ئەڵڵا فریانەکە دەموجەسەدی بگۆڕی الشوكاني لفتح قدير همان شدره الرازي لمفاتيح الغيب شي دڵێن ئەمە دوا هنا سيدك مفاتيح الغيب تفسير الكبير أنه إن جاز أن يقال أن الله تعالى يلقي شبه إنسان على إنسان آخر فهذا يفتح باب السفسطة أجر هاد بكرت بوترت أجر شياو ببوترت الله شيوي مروفيجي خصد سر مروفيجتر أو الدرجاي سفسطة دكاتوا واتقصي بروبوز دكاتوا واتدزبرداري أمقصى بروبوز شبن الرازي دزبرداري أمقصى بروبوز شبن فإن إذا رأينا زيدا فلعله ليس بزيد وقوي أجر هاتو زيد ما بيني بلن رنگ بأما زيد نبي ولكنه ألقي شبه زيد عليه بل أما الشوازي زيد هاتو السري وعند ذلك لا يبقى ولو كاتدا ناعتبارك بو نكاح دبينه نبو طلاق دبينه نبو خاونداري دبينه متماني بناكته دبرو بوتي واز لو صفصة بين فلان كرابة فلان وفلان كرابة فلان أو تقرنا ابن عطية لا المحرر الوجيز في تفسير الكتاب العزيز ضلي ما قتلوا وما صلبوا ولكن شبه لهم اختلف الرواة في هذه القصة وكيفيتها اختلافا شديدا ضلي همو مفسر كان أواني فرمود كان يراوتوا يد ناكوشي زور قور لنواني انداحي سبارت بچيروكا وچونيتي چيروكا إذ ليس في جمعه شيء يقطع بصحته لأنه لم يثبت عن النبي صلى الله عليه وسلم شيء قالوا أمشي روكانا هم قصي بابنمان قصي قور راستيان تدانيا چونك تنانت دلت في الغنبر فرموده چيني سبارت يعني محمد قوي قصي نكرديا فابين دير دا إنجا دين سر خالقاني در سبارت بفعلو استاقا آيات حوتي سورة آل عمران تيما دلت لقرآن دا دو جور آيات هي قال هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات
الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله. طلعت أو وات الله أكبر خواي جورة بو كبرتوشي بودا بزان أي محمد وقرآن آياتي محكمة تدا وات الروشن رون كأوانا دايجي بردوكا وآياتي تري تدا متشابهات كهيج كسيق نازاني تأويلكي تنها الله نبي بلام أواني دانوي دڵی خەڵک تووشی دەڵاڵەت بکەن فاسدی بکەن دێن تەئویل دەکەن بەکەیفی خۆیان. ئەو دوو ئاەتەی خوێنمانەوە لە زمنی ئاەتی متەشابیهاتن چکە دەبینی ناکۆچی هەیە لەلایەن هەموو مفەسیرەکان. ئەو من تەفسیری ئومەهات تەفاسیرم بۆ توکە لەوە هەریەکی لە ئاوازێک لێ دەخوێنی نازانن مانای چییە، چۆن بووە، چۆنە، چۆن نییە، لەبەرەوە ئەو ئاەتانە دەکەونە چوارچێوەی ئاەتی متەشابیهات کە هیچ کەسێک تەفسیرەکەی نازانی تەنها خوای گەورە نەبێ. الله ئەکبەر. ابن كثير چی دەڵێ سەبارەت بەو ئاەتی حوتی سورة آل عمران؟ خبر الله تعالى أن في القرآن آيات محكمات هن أم الكتاب أي بينات واضحات الدلالة لا التباس فيها على أحد من الناس. الله لم دقدا فيما ضله القرآن ده آيات محكم هي كذايجي كتابا وقرآنا كرونا واضحا بل يعني واضحات الدلالة كان واضحة هيك التباس هالناقد لنيوان دوكس يعني دوكس بخوانو ناكوشان ناقد تيدقن دقر روشنا باشا أبيتريا ضليتن ومنه آيات أخرى فيها اشتباه في الدلالة على كثير من الناس وضابطه وآيات ترحية اشتباهها هر كسيك بكيف خوي تأويل وتفسيري لك هيك كسيك تيناقد دبرو تنها الله دزاني طلي بلام أواني لدليان ضلالت حياة ديانوي وخلق لحق ببن بونا حقي دين تفسيري أو آياتانا دكان فيتبعون ما تشابه منهم بوشي بونانوي فتنة بين هر وقت بيني من دو آيات كان هي سبارة بثال يكا كان متوفيك يكا كان شبه له وأخوان نازن معنا يجيها أما وهر وقت بيني من دشت تشوارشوي آياتكاني متشابهات وهيج كسيك تأويلي نازاني. الله أكبر. كاك بشتيان باشا لبرتي ببورا كقصد بيدبرن لبرتي أوندا نفريان مثلا كردو تشبيه لو بو يقدانا نبو مثلا بلين يكك لقطابيا كان وكو بيدلن صحابة كان يكك لو صحابانا بوتي أوهم نفريان داناوا ما بس لكاميانا لا لشبيه له نقوا باشا بوجي. الله أكبر نيدتواني شوي مسك بقوري نيدتواني يكتر بردكاتو بيوي هيج كسيك آذار بيش رنگ بي كسيك بلا اخر يا وركاني اندقر ايدا باشا دي يا وركاني شد بكون فيكون لجوركي هرسنة بجوري پرتوشي فيروس سردمينوي الاناجيل مسيح لنا ومالك نبو لدرو هو بلان كريما يعني زور رقاي ترحبو بلان خوي نوسري قرآن والحاصل وستية راز بويانا قصب كالثر ثالوث شونك اگر اعترافي بثالوث بكر باير راس دوخو فلسفي هاتني ندما بوني ندما تو اعتراف دكي كاك بثالوث دكوات هاتن وقت بيغمبر داعينية بيوزناكا واي الله باشا والحاصل بحكم آياتك بون من متشابهات هيج كسيك تأويلي نازاني تنها الله نبي شكا بيشتري دله ومكر الله والله خير الماكرين. الله برتفيلي كردية لهمو كسيك ماكر باسترا وقت الله بكردي هيج كسيك نازاني قرآن بيمان دله لو حالة تشيبكي بزاين شون آياتي شلو سيل سورة النحل دله فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. أي مسلمان لأهل الذكر واتا أهل كتاب واتا مسيحي ويهودي كان برسيار بكان أجر نازانا تجيشتي أجر نازان واتا بقرنوا بولاي لاي أوان بيتان ضل الموضوع كتشوفوا وأروى الآيات نوتشواري سورة يونس ضلت فإن كنت في شك مما أنزلنا إليك فاسأل الذين يقرؤون الكتاب من قبلك وتناند بمحمد ضلت أي محمد أجر شكو جمان تي سبارت أوي بومان دابزاندي أو بقرأوا بو أو كساني كبيشتو برتوشان دخبندوا واتا بقرأوا بو لاي مسيحي ويهودي كان أجر بقرأوا بو لاي مسيحي ويهودي كان ولا دقي قرآن جداني أو برتو كانت تحريف كراو بهيج جوري كركسك تحريف كراو بجوري دقي قرآن درودك
کەسێک بڵێ فەرمودەیەکی محەممەد هەیە کە تحریف کراوە درۆ دەکە ئەو کاتە بگەڕێنەوە بۆ پەرتووکی پیرۆز دەبینن کە بەڵێ سالوس بوونی هەیە و دەبینن کە بەڵێ بە گوێرەی ئەناجیلەکان مەسیح لە خاچدا و ڕۆژی سێیەم زیندوو بوویتەوە و هەتاوە بووای لەبەرەوە عەقیدەی ئیسلام سەرتاپای لەسەر بنەمای درۆ هاتیە. خاڵێک تر بابین ئاماژەی پێ بکەین لێرەدا کە ئاەتی 144 سوورەتی ئال عیمران چی دەڵێت؟ وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم وادا ومحمد تنها پیغمبرێک وەک پێغەمبەرانی پێشخۆی ئەگەر مرد یا کوژرا ئایا هەڵدەگەڕێنەوە بە گوێرە ئەم دەقە پێمان دەڵێ هەموو پێغەمبەرانی پێش محەممەد یا مردون یا کوژراون واتە مەسیح دەبێ یا مرد بێ یا کوژرا بێ باشە بۆن الطبري دڵێ سەبارە بە ئاەتی 144 سوورەتی آل عیمران دڵێ يقول جل ثناؤه محمد صلى الله عليه وسلم إنما هو فيما الله به صانع من قبضه إليه عند انقضاء مدة أجله كسائر رسله إلى خلقه الذين مضوا قبله وماتوا عند انقضاء مدة أجله طلعهم واتدلتن پیغمبر محمد صلى الله عليه وسلم بكو پیغمبرانی پیشخویتی الله تا او کاتی کبوی داناون دجین دواتر اجلیان دیامرینیانا واتا دبی مسیح یا مردبی یا کجرابی بجوره او دقی قرآنش که آیتی 144 سورتی آل عمران کاک پشتیوان عربەکان قەبریشیان بۆ داناوە لە سعودیا بۆچێ بۆ مەسیحیان داناوە دەڵێن وەختی بێتەوە لێ دەمرێ ئەها بەڵێ نان دقی قورآنیان نییە والحاصل لێرەدا ئەگەر بین لەو دەقانەی کەوا بینیمان لە سوورەتی ئال عیمران و هەروە سوورەتی ئەنیسا چەند ڕوونکردنەوەی یەکەم ئیلاهی ئیسلام ئیلاهی ئیسلام ئیلاهەکی مەکار و فێڵبازە و لە دنیادا لە ئەجمعین هیچ کەسێک فرد و فێڵەکەی بەقەد فرد و فێڵی الله ئەکبەر نییە. دووەم بە فرد و فێڵەکەی مەسیحی و یەهودیەکانی بەلاڕێدا بردووە ویان زانیوە ئەو کەسەی لە خاچیان داوە مەسیح بووە بۆچی چکە الله ئەکبەر وێنەی کەسێکی تری گۆڕیوە شێوەی کەسێکی تری گۆڕیوە 100% وەکو مەسیحی لێ کردووە تەنانەت دایکی مەسیحیش کە لەوێ بووە وای زانیوە چەند لە یاوەرەکانی ویان زانی بۆ مەسیح بووە. سێم الله ئەکبەر بۆ ماوەی 600 ساڵ 594 ساڵ ڕاست دەکەیت مەسیحیەکانی بەلاڕێدا بکەن ڕێگای داوە ئاینی مەسیحی گەشە بکە بگاتە ئەوروپا بگاتە زۆرێک لە وڵاتانی دنیا کەنیسە دروست بێ لەسەر بنەمای بەتاڵ لە ڕوانگەی ئیسلامەوە ئەڵبەتە لە ڕوانگەی ئیسلام تەنانەت بمەبەستەوە بۆ نمونە ئەگەر هات ببینی سوورەتی الفاتحة الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا صراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. أواني كتوليان كيهودي وضالين كوا بلا ريدا بردون وات الله أكبر ملتي مسيحي بلا ريدا بردوا خوي بلا ريدا بردون لروانجي أو فرتو فيلي كوا كردو يدي شوارم بوما وي 600 سال إلهي قرآن بيدنگ بو هیچی نەکرد دواتر پێغەمبەرێک دەنێری لە گوندێکی بچوو لە دورگەی عەرەبی بە ناوی مەککە کە هیچ کەسێک تەنانەت لە ململانەی نێوان ئیمپراتۆریەتی بێزەڵتی و ساسانی کاتێک داگیرکاریان کرد و ئەسڵەن ئاوڕیان نەداوەتەوە لە دورگەی عەرەبی ئیشیان پێ نەبووە سوپایان لەوێ نزیک نەکردەوە پێویستیان پێ نەبووە دەڵێ مەتروک بووە تێدەگەی مەتروک لەوێ پێغەمبەرێک دەنێری بە خەڵک بڵێت شبه لهم پێنجم بۆچی الله ئەکبەر یەکسەر لە دوای شبه لهم گریمان ئەنجامی دا و حکمەتی خودایی تێدایە پێغەمبەریشی نەدەنار لەناو بەنی ئیسرائیل بڵێ کاکە گیان ئەو عەقیدەی تالوتە هەڵەیە من پێغەمبەری بەنی ئیسرائیلم ئەوە بۆم هاتووە ئەوە ئەو عەقیدەیە هەڵێ باشە وهروها لێرە دەبینی پێچگەلەوەش خاڵی حوتەمەرۆ گوتمان ولا تزر وازرة وزر أخرى هیچ کەسێک گوناحی کەسێشتر ناکەویتە ئەستۆی بەچ گوناحێک الله ئەکبەر شەبەهی کەسێکی تری گۆڕی لە خاج بدرێت ئەو ئازار و ئەشکەنجەیە ببینێ هەتا وەکو
دوایی لە جیاتی بەچ تاوانێک ئەوانە هەمووی دەبینی لەبەرەوە هیچ ئەتیبار بۆ ئەو دەقانت داناندرێت هەروەک بینیمە و هەروەها بۆ نمونە محەممەد لە هین لە فرمودەیەک لە صحیح بخاری کتاب حديث الأنبياء باب حديث الغار اعتراف دەکەن مەسیح لە خاستراوە سەیر و سەمەرەیە محەممەد لە فرمودەیەک دا باوەڕ پشتیوان وایان لە خەڵکی کردووە تا مردن بە چاردۆری خۆیان دا بسڕێنەوە هەتا دەمرن بەڵێ سەیریکە لە صحيح بخاري كتاب حديث الأنبياء باب حديث الغار عبد الله بن مسعود ضلع پیغمبری الله باسی پیغمبرێک لە پیغمبرەکانی دەکرد ضربه قومەکەی لەو پیغمبەرەیاندا تأدموا خوێنیان لێگینا وهو يمسح الدم عن وجهه وبيغمبرك خوي يعني خويني لدمو تشاوي لا دبر ويقول بيغمبرك ديقول اللهم أخبر لقومي فإنهم لا يعلمون الله إلهيم اللهم لقومكم ببورا چونك نازانا من تركيز لو دقدكين اللهم أخبر لقومي فإنهم لا يعلمون بالضبط إنجيل اللوقا وشترن ببزاني إصحاحي بيستوسي آياتي سيوتوار هاتوا كاتك مسيح لخاش درن فقال يسوع يا أبتا تنها يا أبتا يكتبوا الله أغفر لهم لأنهم لا يعلمون ليان ببورتك نازانا محمد بالضبط أوي هنا وكرديتي بفرمودة فلان تغلي پیغمبرك لپیغمبران نيقول يا مسيح باشا نيقول يا مسيح ودواتر بزاني بابا کەسێک ئەگەر بچێت پەیمانی کۆن بخوێنێتەوە یاخود ئینجیل بخوێنێتەوە ئەگەر قورئانیشی خوێن بێت جا دەزانێت زۆر کۆپی پێستی تێدایە بالفعل زۆر دقی بردیە محەممەد تەنان زۆر ئەگەرەوە قسەی لەسەر بکرێەوە بەرنامەیەکی تایبەتی دەوێت پێشکەوە محەممەد هاتیە لەسەر بنەمای ئەو مەرحەلە بەندی کەوا کردی لە سەرەتا متەوەفی کە بزانی ئایا مەسیحیەکان ئیمانی پێدەین یان نادواتر کاتێک ئیمانی پێ نەهێناون و جزئی داناوە لەسەر ئەهلی نەجران هاتووە گوتی شوبی هەلەو بە هەمان شێوەش مامەڵەی لەگەڵ مریەم کردیە لە کاتێک دەڵێتن یەهودیەکان بوختانێکی گەوریان پێکرد بۆ نمونە ئاەتی نۆتویەکی سوڕەتی ئەلئەنبیا کە ژمارە 73 لە ڕیزبەندی دابەزینەوە سوڕەتێکی مەکەیە دەکرێت بوترێتن لە ساڵی دێم یانزەمی پێغەمبەرایەتی محەممەد لە مەککە دابەزیوە چی دەڵێ الأنبياء نوتوية والتي أحسنت فرجها فنفخنا فيها من روحنا مريم أوي پارێزگاری لە نێوگەڵی خۆی کرد ئێمەش فومان کردە ڕۆحی خۆمان فو کردە ناویەوە ناو مريم چکە فيها لە زمانی عەرەبی ها ضمير متصل للمؤنث ترجع لمريم عند قرأته بوم مريم ئێمەش ڕۆحی خۆمان فو کردە مریەمەوە ئەوە فترەی مەکیە کاتێک دێ بۆ مەدینە دەڵێ بزانم مەسیحیەکان ئیمان دێنن یاننا کاتێک ئیمان ناهێنن لە سوڕەتی التەحریم ئاەتی 12 کە ژمارە 180 دوای ئەوە 6 سوڕەتی تر لە قورئاندا دەبەزێت تەواو دەبێت لە ئاەتی 12 چی دەڵێ ومريم ابنة عمران التي أحسنت فرجها فنفخنا فيه من روحنا ومريم كجي عمران كپارێزگاری لە نێوگەڵی خۆی کرد ئێمەش ڕۆحی خۆمان بوو کردە نێوگەڵیەوە باناوەکەی نینم بە زمانی کوردی باشە دەبینی کەوا چۆن خۆی هاتیە چکە لێرە دەڵێ فیهی دەوێت دەڵێ فیها بە جوێرەی تاکتیک قۆناغبەندی خۆی محەممەد کاتێک بێهیوا بووە هاتووە بە شوێوەیەکی زۆر ناشیرن تەعبیری کردیە لە هەندێ مەسائل باشە لە سەرەتا بابێن بزانین ئایا ئەو خودای موسڵمان دەیپرسی خۆی خودایەکی بەرجەستە نییە خودایەکی بەرجەستەیە سەیر و سەمەرەکە لەوەدایە خودایەک دەپەرستن تەنانەت شەوان کاتێک شەو یەک لەسەر سێ شەو دەمینێت جرت و پردەکا بۆ ئاسمانی دنیا ئەگەر خوددا لە هەموو شوێنێک بوونی هەبێ وە خۆیان دەڵێن چ پێویست دەکات شەوانە کاتێک یەک لەسەر سێ شەو دەبینێ دابەزێ بۆ ئاسمانی دنیا بۆ ئەوەی پەیوەندی لا سلچی لەگەڵ مسلمانان تۆ دەکردێتەوە کاکشتیان دەزانێت لەو کاتەدا هەموو مرۆڤ ماندوو وەختی خەوێتی گۆرەمان دنیا ئەو وەختانە وەختی وەک دەڵێ شەیتان دەست لە مرۆڤ دەوەشێت ئاخر لە هەموو شوێنێک نا ئێستا کاکشتیان ئەوە لە لای تۆ بەیانیە ساعات لەوانەیە 6 بەیانی بێ
ئەو شتانەشیان نەزانێ و ئێستاوا لە لای ئێمە سعات 11 ئەلبەت ئەوەش خاڵێکی ترا بابێ بەم شێوەی هەندێک فرموودە زۆر بە خێرایی بینەوە سەبارە بە شێوەی الله لە ئیسلام صحیح بخاری كتاب التوحيد باب قول الله تعالى وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة لو رجدا عند سيما سير دكان سيدي ويني خدا كان دكان آياتي بيستدو بسوي سورة القيامة كده محمد أم فرمودة دورو درجة بلان آمجة بوشوانان لكين أو شواناني كبيرت وإنا سمعنا مناديا ينادي ليلحق كل قوم بما كانوا يعبدون طلعت محمد الله لروج قيامت كودا بينوا جوما لدنجك دبي بان دكا طلع هر كسيك چي دفرست بابچي بدواي أو كوي أو لروج قيامت وإنما ننتظر ربنا طلعت إيمي مسلمانا تشاوري خداكي خومان لكين يعني خداي جواسيا قال بلى قال فيأتيهم الجبار في سورة غير سورة التي رأوا فيها جبار باشا ناوي جبار يعني يجب جبار دي واقع الله دي بشيوية لو شيوية كمسلمانان دي ناس نوا وهذا خوي دكا بمهرجي سير شيوية خوي دقوري الله أكبر شيوية خوي دقوري خدايتي مكارة سيدة خدايتي مكارة شيوية خوي دقوري غير الصورة التي رأوا فيها أول مرة فيقول أنا ربكم شوي خوي دبوري وكم مهرج لظلم خداتنا فيقولون أنت ربنا مسلمان الله إيوه تأخذ إيمان فلا يكلمه إلا الأنبياء بلام تناب في غمران سيد الله كان بلام فيقول هل بينكم وبينه آية تعرفونه تقول آية دنيوان إيوه خداكت عن نشانيك يبوي أو بناس نوا فيقولون الساق مسلمان دلن قاج فيكشف عن ساقه الله قاج خواني بنشان الله الله قاجي هي او بابت اشترا الله جويه ودوتي ومشتيه فيسجد له كل مؤمن هم مسلمان كرنوشي كلما دواتر محمد شيدله سيدك لهمن فرمودا فاستأذن على ربي في داره ان جاء من دچ داوای مولد دکم لبردم درگای الله لي بسم جوروا الله مالي مال في داره فاستأذن على ربي في داره الله مالي فيؤذن لي مولد بيددري كادك دس مجوروا كرنوشي بودما دبين كوا خداي كان هي اگر برواتان ببوني خداك هي كشكل الشيوينيا دباش او خداكتان خوي تجسيد كردي لشيوين بروف بين بدل او خداي شي كخوي تجسيد كردي لشيوين بروف كدواتر قلبي برز كاركتر هاد بزاني بوشي دي مثلا او بابك بلا دزاني بوشي دي لصحيح البخاري كتاب التهجد باب الدعاء في الصلاة بآخر الليل باشا ينزل ربنا تبارك وتعالى كل ليلة إلى السماء الدنيا حين يبقى ثلث الليل الآخر الله كمان كاتك يغلى سرسي شو دمينه كوتا يكي دادا بزيبو آسماني الدنيا هاي لوا جاتو خبتو بالرواية لحبل الوريد ديما نذكر بيجي بيجبو ترتو فرتدكا وات لشيوي مروبا دادا بزي دقي بس نازم آية نازم مصعده بيسر كيو دا بزي يعني وين دا نازم محمد فرمودي هي كلاشي إمام أحمد المنتخب من علل الخلال لا برد 184 رقم 184 أمري بكر أبي يعلى إبطال تأويلات جزئية 160 ابن تيمية لبيان تلبيس الجهمية جزء حول تصبنود أمري بكر محمد عليه رأيت ربي جعدا أمرا عليه حلة خضراء ضلين ولا فرموليش رأيت ربي في صورة شاب أمرا جعد عليه حلة خضراء وهذا محمد عليه خدا كان بيني وكو جنجي هر زكار قجي بونمونا لولو دريش كينيشي صوزي لبردام جنج باشا وأوفر موديش راست باشا وهروها محمد حاتوا شيء لغاية صحيح بخاري كتاب التوحيد باب قول الله تعالى ولتصنعوا على عيني باشا شيء لغاية إن الله لا يخفي عليكم الله لتن ناشر بريتوا باشا سيك أجر بشرن الله دانا بزي بوزوي أو فرمودي محمد الدادة بزي بوزوي باشا لا شكل إنساني دادة بزي باشا لا شكل إنساني دادة بزي إن الله لا يخفي عليكم
الله لێتان ناشاردرێتەوە. إن الله ليس بأعور. الله چاوی کت و کۆر نییە، خێل نییە. وأشار بيده إلى عينه وبفنجاء آماجي بشاوي خويكر. وإن المسيح الدجال أعور العين. بل مسيح الدجال شاوي جي شويرا كامشا شاوي راستا. واقع الله هردو شاوي كاني ساغر بل مسيح الدجال شاوي راستي شويرا. باشا رايز او محمد آقادار يندكاتو نوغ ليان تيك شون تكرنيه چيش دچن هلا برو ناوي لونا مسيح اگر اوان ناوي مسيح الدجال بي اوي تريان دبي ناوي مسيحي دي ثابتا البتا وزور روشنا دقيقة زور روشنا چي دمي سنن أبي داود كتاب الملاحم باب خروج الدجال هاتوا محمد چي دمي لوين هر زور روشن كقصة ذكا سنن أبي داود فإن ألبس عليكم فاعلموا أن ربكم ليس بأعور اگر هاتوا ليتان تكشو خدا الله لقل دجال ليك جاكنوا او بزانن الله شاوي خيل نية بلام دجال خيله تصير تصور يعني فإن ألبس عليكم اگر ليتان تكشو كام اخوايا كام الدجالة او ديشانيك يا دجال شاوي شي خيله بلام الله خيلني واتا الله أكبر دادا بزي بو دنيا ولا الدجال زور ليك دجل واتا دبي مسيح به شتي تربيه تجسدي كرديا وخوشي دغرته آخر الدنيا هر وخوان بعضكن بجوري خويا تجسد دبي مسيح به هلا بروج محمد ناي مسيح الدجال برامبر دانوا باشا غير دبيني تنانت لروانجي فربودكاني محمد لكوتاي زمان خدا خوي دادا بزي لشيوي مروفا وآماجه دكا بمسلمانا اگر ليتان تكتو اما خوايا يا دجالة نشانيك دي ناس نوا كتشاوي الراسي كيا شويرني يا الله واروا دا فرموديش الدرلني وشواني المسراوة كبر واروها طونمونا بين سر موضوعي استاكا دبين كوال الإسلام دا طونمونا التجسيد ممكنة الله كان لأثمان خوي برجستا كرديا دا بزيب لآخر الدنيا لشيوي مرو حتى وكدواي دبرو قوتيان چون دکه خدا برجسته به چون دکه خدا دابده بو زوی بالا فرم او دابده در آخری زمان بین بو سر موضوعی خالقانی ثالث آياتي تشلدو سورة آل عمران ضلي وإذ قالت الملائكة يا مريم إن الله اصطفاك وطهرك واصطفاك على نساء العالمين كادك فرشتكتي أي مريم الله توي هل بجاردوه وتوي باك كردوه وتوي هل بجاردوه بسر جناني جيهان كان والله هاتينا لولا فربودين بسر عائشة عندنا أو فاطمة عندنا أو خديجة عندنا أو بلك بجيسي عندنا أو بلك سختي عندنا أو كوملك جديد رجال تيكس ولا تروا بقى عند الله يقدر ذهينا مريم يعني تو ينال نوتي إخوة يوتي خدا كذا عند الله اصطفاك على نساء العالمين تمام آياتي سيوشش سيوخوتي سورة آل عمران ضليه فلما وضعتها قالت ربي إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم فتقبلها ربها بقبول حسن وهذا كاتك دايش مريم دوجيان دبي كاتك دبيني كتشا ضلي خدايا من بوم مينيا ضلي الله دزاني مينيا والله دزاني كر وكتنيا وضليت منهم لناو مريم ومن مريم نوكاني بتو دسبيرم بو اوي للشيطان بيان باريزي ضلي الله قبولي كرت واقع مريم نا مسيح الشيطان نيتواني وا جام بوترش وراسي درستي سبارت بما طون هنا دقيق في القرآن هيك ضلي مسيح باكوا لو كاتي لدايك باكوا شون مريم آياتي حفدة بون وطن فارسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا ضلي روحي خوما النار بوي نار كي لشيوي كسيك لشيوي مروف بوده يعني سيك الإسلام ده جبرائيل وفرشتش تتوانن خوان تفسير كم
بەڵام لە ڕوانگەی عەقڵی موسڵمانانەوە چۆن دەکرێت الله خۆی تەجسید بکات لە لاشەی مرۆڤ. قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا وتي من فناقد بالرحمن لتو من جدني يجيبون هنا خدا ترسم. قال إنما أنا رسول ربك لأهب لك غلاما ذكيا وتي من فامنيري خدا هاتو بولا بوي منالي جي باكو بيقرد بيبخشم باكو بيقرد وهذا گناحي نبي شيطان دستي بونا با حتحاول بتوعي. صحيح بخاري كتاب تفسير القرآن وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم طبعا محمد قتيتي ما من مولود يولد إلا والشيطان يمسه حين يولد فيستهل صارخا من مس الشيطان إياه إلا مريم وابنها. محمد الله نتيج من الله ابن كاتب لدايك دبي الشيطان خنجر كيجي لنا دا باشا بلد تنها مريم وبركي نبيتن شيطان نيتواني وا جاء الدكتور شي بناوبانش من هي ناوي دكتور عبد الواحد زور جاري محاضره بيش كردك بلد كاتب من الله دايك دبي كاتب دقيقه او الشيطان خنجر كيدي دعوها يني شي دقيقه باش تبيني لرا تبيني بوشي لنا او هموا مسيح دايشي باكو شيطان نيتواني وبونو دستيان فوقا باكو بيجر باشا باكو بيجر دو خالجت بوشي مسيح نكاحي نكر بون هنا ابن مسعود دليتن مسيح نكاحي نكر طالما ملتي اما فيلو ملتي كثير النكاح يعني ملتي اما كثير النكاح ملتي اسلام بو نكاحي نكر چونك خدا نكاح ناكا باشا چونك خدا نكاح ناكا باشا مسيح گناحي نبوه هروك بينما پاک بوه شيطان ظفري بين بردوه چونك الروح وتيخوا ابو كدوار بدي مستري دي سلمينم بجويري قرآنيش كاتك لدايك بوه يكسر دستي بقصة كردوه چونك وتيخوا بيوستي بقوربون نيه بوي دست بقصة كا وتيخوا بيوستي بقوربون نيه قناق بندي نيه روحي خدا بيوستي روح وتيخوا بيوستي بقوربون نيه بوي دست بقصة كا دتواني لناوز جداي شي دست بقصة كا هو يكسر تذكر ديا طبعا آياتي تشوشي سورة آل عمران ويكلم الناس في المهدي لسر بيشك سيدك الخلق ذلك لسر بيشك وجن بابي باب توشي من راتكي في غمري الله أقبل أمني نار تو في غمري الله أقبلي ومن هاتوم الله أقبل مني في رحمة كردية وأرواح أولاد وإنجيل وهداو قدواي وأقدارج من في غمرك لدواي من دناوي أحمد نبي أقدال لسر بيشك بسيكر ديشك وتيخوا روحي قدسي خوا بيويستي بقوربون نية دتواني قصبك كاك برد دتواني دناو برد قصبك هرو بوات النشاني دمبيتا الله أكبر لقرآن دا خوي تجسيد كردية لآقردا لدرخدا لناو درخد روح القدس لقل وتيخوا بسيكر دي لقل موسى بوشي تشكو وتيخوا بيويستي بينية. النساء آيات سطح التابية قلي إنما المسيح بوشي الوقتين بوشي بيوستي دم نالي دتواني لروانجي القرآن والبت إيه مقصدك إنجيل الإنجيل أو اشتبوني ليه كلام نالي وقتي كذي آيات سطح التابية جي سورة النساء وانيك وبرز باستك يمينه القرآن بلا القرآن من سلسلة الإنجيل ناقب كاكا من الروانجي القرآن بلا آيات سطح التابية جي سورة النساء دلي إنما المسيح عيسى ابن مريم رسول الله لراستي دا مسيح عيسى ابن مريم پیغمبري الله هر وشي مسيح كاتبك بسلمني بون من المسايا كوابون من فيوندي با حدوثة بلا مشكلة نية إنما المسيح عيسى ابن مريم رسول الله لراستي دا مسيح عيسى كري مريم پیغمبري الله وكلمته ووتي خوايا شكا ها بو الله دا قررتها باشا الله ووتي خوايا ألقاها إلى مريم كأوتي بمريم ذا وروح منه والروح خوايا واقع زيرد الله المسيح بمسيح ناوي دبا مسايا في غبري الله له شون درس بوا لرقاي تبريت اللوتي خوا للروح خوا وآياتي جلو بينجي سورة آل عمران الله إذ قالت الملائكة يا مريم
إن الله يبشرك بكلمة منه اسمه المسيح عيسى ابن مريم زور روم ترقوي وجيها في الدنيا والآخرة ومن المقربين. كاتك فرشتة مريم يقول أي مريم الله مش جاني دلاته بوتيك كوتك ناوي مسيحا وكوتك ناوي مسيحا باشا سيدا ليرا كتومت كواب كما ضلتن وتي خوا روحي خوا يا وتي يهوي يا وتي الله أكبر روحي الله أكبر للشي كسك دا تجسدي كردية بناوي مسيح لبر أو دبينين لبر أوي روحي قدس لناخي مسيح دابوني هبوا وهروها وتي خوا لوغوس لناخي مسيح دابوني هبوا يا مسيح يكسام بوا بروحي قدس وهروها يكسام فصار جسدا سويا وتا بلع بوا دبينين مسيح بكن فيكون وهروها بنفقي الروح توانيويتي جان بخلقيني توانيويتي مردو زندو كادوا لعلم الغيب زاني ومن فرسيار دكام مگر علم الغيب دو زندو كرنوي مردو سي خلق جان لتايبت من ديتي خدانية چون دك خدا بجداري كسي جتي بيبدا اگر هاتو خودی کسک خوی یکسان نبی بخوا و خدا نبی پاکو پیروزی آیتی بله آیتی 49 آل عمران دله مسیح دلتن و احیی الموتى ومن مردو زندو دکموا باش مردو زندو کرنوا یچک نیه لخاصیته هر نمونه تایبت یکانی کلا جا اذن الله نیه او چشنیه باش و هروها بونمونا قرآن دله آياتي شستوشتي سورة غافر سبارت بالله هو الذي يحيي ويميت هر الله يا كزندو دكادوا ودمرينات مسيح واتا قدرته جي خداي هبو بجوري او دقا وهروها مسيح بكون فيكون ولا رجاي نفخي روح تواني ويتي جام خلقيني آياتي چلونوي سورتي توزق بخيراي درون بوي بابت قدور دريج نبي بورا آياتي چلونوي سورتي آل عمران دواتر بسيار كبود تواني بيكي آياتي چلونوي سورتي آل عمران دلت أني أخلق لكم من الطين كهيئة الطير فانفخوا فيه فيكون طيرا سيطلع من لقر كلا شيوي بالون دبي نفخ روحي نفخ دك مناو ديك مناو يكسر دبي ببالندا باشا بله الله چی دله لآياتي چل أيضاً قدرة إلهي سيدك أروقتم خر لشوي بالندا روح مسيح روحي كردو تنايو وبجوري قرآن بو ببالندا وفريوا آياتي چلي سورة النحل چی دله تبارك الله إنما قولنا لشيء إذا أردنا أن نقول له كن فيكون أگر ويست ما شتك بهني نبون دلن كن فيكون آياتي شش وهروها هشت سورة السجدة چی دله الذي أحسن كل شيء خلقه وبدأ خلق الإنسان من طين الله إنساني لقرد رسكر مسيح بالندي لقرد رسكر دي الله جي كرديا ثم سوا إنجا سروشقي بدا بإنسان بآدم ونفخ فيه من روحه الله روحي خوي نفخ كردنا وآدم وبوبا وهمان شد مسيح خوي إشي بارن لك زحمة كرتاك شتيوان أيجي زوري بونو منشتر سيماي ببالنديك دا روحي كو كردوسا ناويو بكون فيكون هو ببالندا همان قدرتي خداي هيا إن جاء قرآن هادية خوي تحدى لك ضلتن تنها أو كسانا تلقي شايستي فرستنن كخلق دكان خلق شد خلقنا خلق دكان جيان لآية شاء سورة الرعد ضلت أم جعلوا لله شركاء خلقوا كخلقه فتشابه الخلق عليهم بل آية أوانا شريكيان بو الله درس كردو آية شريكيان وكو الله خلقي كرديا ما بس مشتركان البتا ما بس تكان لوي بلام ليردا دبينين وهروها شي دلتن لآياتي هل دي سورة النحل دلي أوي خلق دكا يكسان بوي كناتناني خلقك أفمن يخلق كمن لا يخلق أفلا تذكرون ضل آية أوي
دخلقينه وأوى كنا خلقينه أريتوزك عقلتان نابي مسلمانان الأخير كشي ضلت أفلا تذكرون أريتوزك عقلتان نابي أي مسلمانان يعني ضل أوي دخلقينه يكسان بوي ناخلقيني أريتوزك عقلتان نابي أي مسلمانان وهروها دواتر شي ضلت تنها أوي خلق دكا شايستي فرستنا ذلكم الله ربكم لا إله إلا هو خالق كل شيء فاعبدوا أو خدا كتانا كيش خدا تنها خوي هموش كيش دروس كريت بي فرستوات لسر بنماي أوي كوا خالقة دبي بفرست ومسيح خلقي كردوا دبي بفرست وأو بيدي من كواشون دەپەرستم بلد دەڵێم منیش مەسیحی ڕاستەقینە دەپەرستم بەڵام نەگەوێ قورئان أنا وكو آيات من هاتين الروانجي دقي القرآن وديم صدقام والحاصل بابتي اشترا من زور من ما وتنها شوارفين لا برم معوا بلام إنسان كاتك الروانجي دقي آيني وديق صدقات يالي كولينو لك دبي بيبوفر وجدانوا قصي خوي بكاتل دقا كان شون هي دبي بيقصي لسربكا نكبك لاوتشانا بيتن بكيفي ديني خوي بون من دخكان لك داتوا وهروا الروح القدس للقرآن ده يعني ما شوار جار هاتوا جاري كان لآية 102 سورة النحل قل نزله روح القدس من ربك بالحق طلع روح القدس بوتي دابزان أي محمد بحق روح القدس وسيجاريان لتايبت بعيسى هاتوا آية يشتوحو 206 سورة البقرة كدوبارية طلع وآتيناه عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس وهروا عيسى كريم مريم قال بشتي ما كرت بروحي قدس وآية 102 سورة المائدة ضل إذ أيدتك بروح القدس تكلم الناس في المهدي أي عيسى كاتك بشتواني تنكر بروحي قدس كاتك لسر بيشك تسلقر خلق دادك آية ليرر كاتك منالك لسر بيشك صدقة آية جبرائيل هاكي وايلك يقتبك يا روح القدس بمعنى روحي في روزي خدايا كلناخي نشتيا أو روحي كوالي خلق بولا سرطاوا البته چونك الروانجي إسلاموا هيج پیغمبر نبوه كوا جبرائيلي بونه اگر هاتو موضوع اگر روح القدس بمعنى جبرائيل تيويستي ندك لو دقانا لتايبت بعيسى آماجيك بكي بهي جورك بتايبتي كادق الله إذ أيدتك بروح القدس تكلم الناس في المهدي كاتك بشتيواني من توكر بروح القدس شون كاتك لسر بيشكا لسر خلق يعني جبرائيل بو منالي كاتل لسر بيشكا بلي من أودع بايم كبو محمد فيدابو لا غاري حراء هاتون في رقصتك بس روح القدس ليرة بمعنى روحي بيروزي خداية بلام هاتون مسلمانان بنوع يشترليجي تنوى بو أوي رفاق كان راسك وأوي آياتي تنجابية سورة الشورى شيطانية سيري أوفكا وما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب أو يرسل رسولا فيوحى بإذنه وبو مروب نبوة قسلق الله بك تنها وحي نبي يعني لبشت حجاب نبي سيم يا شي بام نيري بوك نيري وقت بسير رجع الله صلق الخلق لك يا وحي دو يا لبشت برده وقت دايش إيمان داران شو دايش إيمان داران بويني خوي بخلق بيشان أنا دبي لبشت برده بي سي أويا كوا بام نير بنيري جبرائيل تشتيه تاوك دواي باشا ابن كثير شيء الله جاء في صحيح ابن حبان عن رسول الله صلى الله عليه وسلم أنه قال إن روح القدس نفث في روعي بعين طلع في غنبري الله قلت روح القدس فودك هاتناخ موا جبرائيل شون دي تشبيواني بفوكرنوه هي جبرائيل تشبيواني بفوكرنوه جبرائيل دي وتل بودينيو لبن جويد دخوينيو تو دخوينيو تو روح القدس ليرة محمد بالضبط آماجة بهمان روح القدس دكا كوا برتوشي بيروز برواي بيدي كوا يجيك لأقاني مكاني خدا يا يهوي يا إلهي والقرطبي شي ضل إلا وحيا قال مجاهد نفث ينفث في قلبه فيكون إلهاما وهذا الروح القدس
فودكات الناخرة بويد بإلهامك. وفيه قوله صلى الله عليه وسلم إن الروح القدس نفث في روحي كدوبار دكاتوا خالي جيتر قرآن تان هي جبرائيل دايبتان دوا فرمودتان هي محمد فرمودتان هي بيدورت أحاديث قدسي فرمودي قدسي كجبرائيل تدانية وقت خواشا محمد ضلي الله قدي ولا قرآن جدانية ما نايشي أوا فرمودي قدسي يعني الروح القدس بوناقي محمد لا بزانديا ولا بروش بيدور فرمودي قدسي او مخصوص بريفات بو بريفات أخذ بريفات ودبي خو دبي شتك هبيتن بو أوي كواتو بونمونا داي بزاندي بله وهروها بونمونا تمامت فرموده من زوره كمسيح بمعنى بناوي روح الله آماده تكرا آماده بيجك دكا مسند أحمد جزء 4 لأفراد وصل حبدا جمارة حبدا 1443 محمد لفرموديك دا ضلي وينزل عيسى ابن مريم عند صلاة الفجر عيسى كري مريم كاتك دغريته الآخر زمان لبر بيان لكاتي ويجي بياني دا بزي فيقول لهم أميرهم يشغل لأمير كان خلق عيسى ضلي روح الله تقدم صلي روحي الله برون نوش ما فوقها دواتر شي ضلي فإذا رآه الدجال كاتك دجال مسيحي بيني لهمان كات دادا بزن كاتك دجال مسيحي بيني ذاب كما يذوب الرصاص تاويتوا دجال وكو قرقشم بيني من محمد قوتي أجر هاتو ليتان تكشو لنيوان دجال الله تقول أنا كات دادا بزن أو آبدار بن الله شاوكاني ساغا بلام دجال شاوي راستي كويرا أو ليرة دبيني مسيح لقل دجال لهمان كات دابزي كوات دجال دبوشي إيش الله شيء دابزي أجر هاتو دجال نبوشي وات الله مسيحا تيجيش ديكا فرحب بله هلا بخوي أوانا هم ورجيراوي ناو كتابي بيروزة چونك نسراوه لسر سحاب دقريتوا لناو قرآن شرها نسراوه لسر سحاب بل لناو كتابي بيروز دا نسراوه آسمان شق دبي مسيح دقريتوا وهمو تاويك ديدينيت بله وهروها بونمونا آياتي چاردو قاضي سورة ياسين كا چاردو قاضي سورة ياسين واضرب لهم مثلا أصحاب القرية إذا جاءها المرسلون إذ أرسلنا إليهم 2 فكذبوهما فعززنا بثالث فقالوا إنا إليكم مرسلون والحاصل أو تشيروكا الله دو بيغمبرين بوكوندك مرسل رسول بله أو سيمي شينار دو فريانا كوتن تفسير كي شي دلين كوت الله نار دو يدي ابن كثير شي دلين ابن كثير دلين مسيح الله يا جوجا كان اسم الرسولين الأولين شمعون ويوحنا واسم الثالث بولس والقرية أنطاكيا دلين أودو رسولي كوا الله ناردي ناويان يكم شمعون يوحنا إخوان كاركاني مسيح وسيميان بوليس وقندك أنطاكيا أنهم كانوا بيروزيش أوان بيغمبرن بلام مسلمان باور مستناكن أنهم كانوا رسل المسيح عليه السلام إلى أهل أنطاكيا ضل المسيح أوانينا نبي كواتب مسيح الله بجوري أو دقيق قرآن بجوري تفسير ابن كثير باش أما جمع بيكر مائدة ناينوا فأشار إليه أن نكلم كان مجيء إن أتاني الكتاب وجعل النبي واصله في ذاته بابا وتكبر زوج رجينا فينا ودواتر إلهي قرآن بجوري قرآن ناقرنه بصير برتوش بس قرآن لشوار دقي قرآن ده كوا دوباره بوتو بشوي جواز الله أكبر روحي الله واروها وتي الله وات ابن لقل الروح تجسدي كردي لآقر بروانكي باسي أو آدم ياضل شواردا فلما أتاها كاتك موسى هاد بوشاي تور نوديا بانكرا يا موسى أي موسى إني أنا ربك من خدايتهم
فاخلع نعليك نعلكان لبركوا دون نعلك لبركوا إنك بالوادي المقدس تو لوادي لدولي مقدسي بيروزي وأنا أخترتك فاستمع لما يوحى إنني أنا الله لا إله إلا أنا دنجك هاتوا اختير موسى كردية قلت يدي تو لوادي مقدسي لقرآن دا ليك شو النهاية بليت مكة مقدسة بليت مدينة مقدسة تنانت إلهي قرآن سوين هو بون هنا ضلي والتيني والزيتوني والطور السنين سوين بتشيعي سينا دخوا محمد وزن قاتي قوري وسيناء كتوي سنين باش سوين دخوا ليك سوين دنا تنانت نوسري قرآن سوين بخواتا يا بمقدس ناوي بيني تاك شوينك وابا مقدس ناوي كنوا دزاين أول شيء بقول لشوية أو دنجة هادية زين أو دنجة لشوية هادية لدولة شيء بيروس هادية آياتي سي سورة القصص ضله فلما أتاها نودي من شاطئ الوادي الأيمن في البقعة المباركة من الشجرة أن يا موسى إني أنا الله رب العالمين ضله كاتك هات موسى بانكرا للاي دستا راستي شوية بيروزك لا درختك درختك يقول أي موسى من الله خداي جهانك وات الله أكبر خوي برجستك كردية لدرختك وتيخوا برجستك ولدرختك روحي بيروزي خوا روح القدس برجستك ولدرختك بلا عقلي مسلمانان أو قبولناك كالروح وتيخوا للاشيك دا برجستك براستي سيدو سمريا وأروى الآيات يشتنو سورة النحل هادية الله أكبر الإسلام بقصي خوان كاتك دلن مجوسي آقر فرست هو بزر لشتي فلما جاءها نودي أن برك من في النار ومن حولها وسبحان الله رب العالمين يا موسى إنه أنا الله العزيز الحكيم كاتك موسى هات سكرة أن برك من في النار واتا بيروزا أو إلى آقرة ومن حولها أو إلى دون بريدي وسبحان الله رب العالمين سبحان الله خداي جهانا كان أي موسى من الله العزيز الحكيم آقر قصي كرديا لشوينك درخت لشوينك آقر وتي الله روحي الله لشوينك لدرخت دا برجستبو لشوينك دا لآقر برجستبو هتاغو بدوعي بلاي مسلمانان أو زور طبيعي زور آسائية بلان بلاينو آسائية كخدا خوي للا شيء مروفدا لقل أوش لروانقي خداوا تلقي مروف خليفي خوايا لدقي قرآن زورا تلقي كادك الله يعني يقول من خليفة واتا جيقروي خوا جيقروي خوم لزويجات بردكم لقل هو جمروف تنانت الله أكبر لقرآن دا فرماني بفرشتكان كرديا باشا ومن تصور لكم لفردوش بيروزي جوابي فرماني بفرشتكان كرديا ككرنوش بو آدم بل كرنوش بردن جيقل أخوا بو كسي جيتر كالله بدستكاني خوي درستي كرديا وداوي الشركة بلان بورا دي مروف بيروز بو لايقوا كداوي لفرشتكان كرديا كرنوشي بو بل باشا اگر مادام خلیفه خوا به الله خوی فرمانی به فرشته کرده به کرنوشی بوبن بوچی بلاتان و سید و سمره که خوا و تی خوی روحی پیروزی خوی للاشیک برجسته بکا بله فرمانی کاکشتیان ببیر لناو کتابی پیروز دا لپیمانی کن دا لو در راست پاردهی که وهیا لدرچون بشی بیست دا خداوان دا فرمی لیوی دا تنها خدای خود دا پرسی و سوزده یا خود کرنوش بۆ هیچ کەسێکتر نابین هەمان ئەو کردارە کەوا خداوەند زاهر دەبێت لە جەستەی مەسیحدا کاتێک شەیتان دەیەوێ هەڵی بخەڵەتێنێ وەکو مرۆڤی تر پێی دەڵێکەوە کوڕنوش ببە مەسیح جابی شەیتان دەداتەوە بەو دەڵێ بە شەیتان تەنها سوزدە بۆ خدای خۆت دەبێت ئەوە بیانی شتێکە ئەوەی کەوا لەناو قورئاندا من کارم پێدا نیە بەڵام تنها ويستم ڕوونکردن من لروانگی قرآن و بوچی من بو مسلمانان صدقه دڵن ئەگەر هاتو لروانگی قرآن و ئادەم خەلیفە بێ وا دەجێگرەوەی خدا بێ و لەسەر شێوەی خۆی دروستی کرد بێ و داوای لە فرشتەکان کرد بێ کڕنۆشی بۆ بن کە کڕنۆش بردن واتە لە مەقامی خودایە واتە جێگرەوەی دیچکە نائیبی بۆچی بەلا عەقڵی ئێوەدا ممکن نییە کە خدا وتەی خۆی ڕۆحی خۆی بەرجەستە بکات لە لاشەی مرۆڤ مسلمان پێی وایە سەیرگا چونکە لە خدا تێنەگەیشتون سەیرگا کێشیان ئەودا
پێیان وایە ئەگەر هاتوو خوددا خۆی بەرجەستە کرد لە لەشی مرۆڤ پێیان وایەوە کفرە خلاص نابێت ئەوە کفر نییە ئەی چێ لەسەر عەرشدا دەنیشێ کێشەوانە جرت و پر دەکا چکە پێیان وایە خوددا تەنها دەتوانێت یەک ئیش بکات لە هەمان کاتدا دەگەیشتی چۆن بەڵام کاک پشتیوان ئەگەر هەرچەندە هەر شێوەیەک نووسرابێ لە ناو قورئاندا لە دوای سەر لێشێوە و سەرگەردان شتێکی نووسیوە ئەو باشە گەر ئەو مسلمانانە ئێستا کە لەو ڕۆژگارەدا دەژین بیری لێ بکەنەوەکەەوە نووسراوە لەوانەیە بەڕێز بزان لە حەدیسێک بێ ئن کنتم فی الشەک یعنی ئەگەر لە شک بوون بگەڕێنەوە بۆ کتێبی پێش خۆتان مەبەستی تو ئاگال لێ نەبوو بزانە مەشغوڵ بیەوە کات بەڵێ ئاماژەم پێکرد ئاماژەم بە 2 دقیقە کرد وابوو اینجا لە آيتي 59 سورة آل عمران هاتي إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون نموني عيسى لاي الله وكن نموني آدم ولقرد درست ذكر إنجا بيقول كن فيكون وانية أصلا وانية آدم بجوري القرآن لقرد درست كرا الله أكبر تمشي خولي هنا لزوي خفتي كرتو آوي تكرت شێلای هێشتی و دروستی کرد و کردی بایکەل و چەند ساڵ هێشتی و دواتر فوی کردە ناویەوە و ڕۆحی فو کردە ناویەوە عیسا وانیە تۆ لە سەرەتاوە ڕۆح القودس هەرۆک بە جۆرەی دەقەکانی قورئان ڕۆح القودس واتە ڕۆحی خوداییت نار تۆ مریەم بوو بە خەڵق باشە بوو بە خەڵق وەتەنانەت بوو بە عیسا وەوتەی تۆ بوو ئەسڵەن عیسا وەکو یەک نینە ئەگەر بە کون فەیەکون بووایە ئەگەر كن فيكون قال له كن فيكون عيسى پێویستی نەدەکرد بە 9 مانگ لەدایک بێ وای یانە ئەگەر بە کون فەیەکون وایە وەکو قورئان دەڵێ باشە دەست بەجێ دەیتوانی یەکسەر دەست بەجێ بۆ نمونە محەممەد دەڵێت لە ڕۆژی لە بەهەشدا مسلمانان ئەگەر حەزیان لێ بوو مناڵیان بێ لە حۆریەت ئەوە تەنها بە حەز حۆریەکە دووجیان دەبێ مناڵەکەشی دێ بە چاو دوکانێک دووجیان دەبێ مناڵەکەشی دەبێ مناڵەکە دانیشی دێ دەژێ بابا یعنی لێرە دەبینی مەوضوعەکە بەو شێوەی نییە کەوا ئەوان باسی دەکەن واتە مەوضوعی دروستبوون هەرویستم وەڵام بۆ دەقەمدەمەوە مەوضوعی دروستبوونی عیسا لەگەڵ مەوضوعی دروستبوونی ئادەم ئەرز و ئاسمانی فەرقە بە کون فەیەکون نەبووە کون فەیەکونی چی مەوضوعەکە کون فەیەکون نەبووە بەڵکو کون فەیەکون وەکو وتە دراوە بە عیسا باشە بێجگەلەوەش من نامە سەر مەوضوعی معجزەکان کە ئاماژەمان پێ کرد محەممەد داوای لە داهات شوێنی قورئاندا داوای معجزەیانی ئاماژەت بە زۆر شت کرد دەستەکان یەک شت مایە کۆتایی ئاماژەی پێ دەکەم کۆتایی پێ دەینم سەبارەت بە معجزە آياتي 93 سورة الإسراء لمحمد يا برجوتي قل سبحان ربي هل كنت إلا بشرا رسولا يجب من ناقل من مروف متواو وأروى لكوتاي زمان هر مسيحة دقريته بجوري فرمودي محمد صحيح بخاري كتاب البيوع باب قتل الخنزير ثلاثة والذي نفسي بيده ليوشكن أن ينزل فيكم ابن مريم حكما مقسطا فيكسر الصليب ويقتل الخنزير ويضع الجزية وهداو كدوائي محمد دليتن سوين بوي جانبني بلستا لسروبندي أو دايا مسيح دابده محمد وايداني وروجة قيامة زوده لسروبندي أويا مسيح كان هنده دابده وكو حاكمه جي داد برور روا والله لدك وچي نسيتي خريجي شكاندني خاص دبي وكشتني براز دبي وهتاوكو دوائي وأروى لصحيح مسلم كتاب الفتن وأشراط الساعة باب ذكر الدجال وصفته وما معه إذا بعث الله المسيح ابن مريم فينزل عند المنارة البيضاء شرقية دمشق كاتب الله مسيحي كري مريم دادا بزني لاي منارة سبيكي لشرقي دمشق شون نبي سيدك بالضبط أولا فردوش بيروز وريقتي أو دقاء ضلي عيسى كاتب دادا بزي لآسمان واضعا كفيه على أجنحة ملكين دو ناولفي خستوت سرشاني دو فرشتا إذا طأ رأسه كاتك سري خيلقان قطر أو إني ليدا شورين وإذا رفع وكاتك سري خوي برس كردوا حذر منه جمان كاللؤلؤ يعني رناكاي ليدا باري وكل لؤلؤ باشا فلا يحل
لكافر يجد ريح نفسه إلا مات. وهر كسك بوني مسيح بكاتن لكافر كان البتة كافر دز بجدمره. ثم يأتي عيسى ابن مريم قوم قد عصمه الله منه فيمسح عن وجوههم ويحدثهم بدرجات في الجنة. اینجا دی بولای خلقانك قسەیانێک دڵ دەکات دەست بە سەریان دادەینی و پێیان دەڵێ چ پلە و پایەیان پێدەدرێت لە بەهەشت. محەممەد خۆی نەزانی و جارێت چی بۆ بەهەشت یان نا. یەک خاڵی کۆتایی پێدەینم و تەواو تەنانەت لە علم الغەیبی زانیوە. بۆ نمونە هین مەسیح بۆ نمونە دەڵێتن ئاەتی 49 سوڕەتی آل عیمران وأنبأكم بما تأكلون وما تدخرون في بيوتكم. وهروا بيتان ظلم لما لكانتان چی دەخۆم و چی کۆگایی دەکەن زەخیرە دادنێن. وهروا آياتي 65 سورة النمل دڵێ قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله. بڵێ هیچ کەسێک علمی غەیب نازانێت لە ئاسمانەکان و زەوی تەنها الله نەبێ. لا يعلمها إلا الله تەنها الله. کەواتە لێرە مەسیح دووبارە خدایە بە گوێرەی دەکانی قورئان هەر وەک بینیمە ثالوث ئەو دوو دەقەیەک ڕەدەکەوە ناڕۆشنن بەڵام محەممەد غێر مباشرە ئەترافی کردیە بە ثالوث و هەروە محەممەد ئەترافی کردیە کە مەسیح خدایە. مسلمانان بابژین خۆیان با بخوێنەوە باشتر لەوەی دەستەکان خۆش بێ کاک پشتیوان دەستی ماندووبوون و هەوڵدان دەکوشم کەوا زۆر خەڵکێک هوشیار دەکەیەوە کەوا بتوان بەڕاستی لەو شوێنەی کەوا تێدانە بێنە دەرێ بتوان بخوێنەوە. من هەمیشە داوام لە کورد کردو بە تایبەتی ئەو زمانێکەوە ئەو شێوە زاراوەیەوە ئەمە قسەی پێ دەکەن بە تایبەتی سۆرانی هەرچنە بێ پێیان دەڵێن بخوێنەوە. یعنی زۆرێک لە دۆست و برادران ئەوانەی کەوا دێن تازە باوەڕ دێنن هەمیشە پێیان دەڵم کاکە بڕۆوە دووبارە بەسەر قورئانەکەدا بڕۆوە بیخوێنەوە لێ تێبگە ئەو جە لێ وەرە دەرێ. چونکە بەڕاستی مەسیحیەت ڕێگای ژیانە دەبێ خۆت ئەنجام بدێ. من هەمیشە پێیان دەڵێم کاکە ڕێگایەکی ئاسانیەکەوە بیگریتە بەرکەوە تۆ باوەڕی خۆت بگۆڕی بەڵام پێش ئەوەی باوەڕ بهێنی تۆ دەوی بزانی باوەڕ بەچی دێنی وەکۆی لە کۆمەڵگەیمە باوەڕکە. مەبەستی من لەو مۆزوعانە تەنها ئەوەی خەڵک بخوێنێتەوە. من پەیوەندی بەوەنی من کەسێکی لادینیم پەیوەندیم بەوەنی خەڵک دەبێ بەچی بەڵام بچی بۆ خۆی بخوێنێتەوە بۆی بزانی ئەو ڕێگایی گرتوویەتی ئەگە بڕوای بەبوونی ڕاستە یان نا زانی ڕاستە یان نا تەنها بخوێنێتەوە. چونکە لە ڕوانگەی قورئانەوە شەیطانیش وحیدا دەبەزێنی شەیطانیش وحیدا دەبەزێنی وە لە سوڕەتی النەجم بۆ محەممەدی دابەزاندووە ڕاستە خۆ باچی با بخوێنێتەوە بۆی بزانی ئەو ڕێبازەی گرتوویەتی ئایا ڕاستە یان نا. حکمی کۆتاییش بەدەستخۆیەتی خەڵک ئازادە لەوەی بە دڵنیاییەوە کاک پشتیان هەموو خەڵکێک ئازادە کەوا چ بیر و ڕایەکی هەبێت یا چ ڕێگایەک هەڵدەبژێرێت. من هەمیشە بۆ کەسانم گوتووە باوەڕ شت هەیەکە کەواتۆ دەبی بزانی بەچی باوەڕ دەهێنیت. بۆ نمونە ڕۆح شتێکی غەیبە بۆکۆی ئەو مۆبایلێمەکەەوە و پاتریەوە بۆ شەحنە ئیش دەکات ئەگەر ئەو شەحن و پاتری نەبێت ئیش ناکات و مرۆڤیش بۆ شێوەیە کە بە ڕۆحیش دەکات بەڵێ لەگەر مردی بە ڕۆح دەگەڕێەوە لای خوددا. بەڵێ لە ڕوانگەی خۆمەوە من هەمیشە وتومە و ئێستاش دەیڵێمەوە قورئانەکەی محەممەد و محەممەد و فەرموودەکانی و هەموو تراسی ئیسلامی بە هەزار ئاوی زمزم بشۆریتەوە بە هەزار دیتۆڵ بشۆریتەوە ناگاتە وتاری سەرچای مەسیح. من زۆر معجبم بە وتارە بەڕاستی وتاری سەرچای خۆم زۆر معجب لەمەتا بە شپێنج نووسراوە وتارێکی زۆر گرینگە تیانی دەتوانن وتارێکی زۆر گرنگە یعنی من بۆ نمونە من خۆم معجبم بە بوودا هەمان ڕێنمایی وەکو مەسیحە لە ڕێنمایەکانی من معجبم پێی ینی بەدەست خۆم نییە شتی جوانی هەیە. یعنی ئەگەر هاتوو ملەتێک پیادەی ئەوانە بتا کۆمەلگایەکی خاون ئەخلاقی لێ دەرەچی لایەنی کەم قابلی قبول دەبێت لە ئاستی کۆمەلگا بەڵام ملەتی ئێمە 1400 ساڵە قوڕی بەسەر بووە. کاکە ناکرێت من دووبارە ئەوەی دەکەمەوە ناکرێت ملک اليمین اختصابە لەلایەن خودداوە بێ کاکە ناکرێت قەتل لەلایەن خودداوە بێ کاکە ناکرێت ئەنفال و فەی لەلایەن خودداوە بێ کاکە ناکرێت بەشودانی مناڵان وەلای لەم یەحەزنە لەلایەن خودداوە بێ کاکە ناکرێت خەڵک پێویستە تۆزێک بیر بکاتەوە لەو شتانە. بەدڵنیایەوە من هەمیشە بە تاکی کورد دەڵێم یەکەم جار دانیشە لە خۆت تێبگە
بە دوای ڕۆحی خۆتدا بگەڕێ بە تایبەتی ئەگەر کتێبی پیرۆزش خوێندەوە من هەمیشە پێیان دەڵێم یەک شوێن ئەویش یوحەنا بەشی سێ ئەو کاتێک کەوا نیقۆدیموس کە بە شەو کەوا کابراایەکی شەرعزانی یەهودیە با بڵێن مامۆستای تەوراتە بە شەو بەدزی دێت بۆ لای مەسیح دێت لەسەر ژیان و لەسەر ژیانی جاویدان یاخود ئەو باوەڕە و یاخود ژیانی تاهاتایی قسە لەگەڵ مەسیح دەکا ئەوەشکەوە لە یوحەنا بەشی سێدا نووسراوە هەمیشە بە کورد دەڵێم یەک جار کتێبی پیرۆز بخوێنەوە مقارنەی بکە خۆ کفر نییە بیخوێنەوە بزانە چییە نەک وەکوەوەی کەوا هەموو مەلایەنێکەوە پێت دەڵێن و هەرچەندە هەمویان بە کافردادن یەهودی بێ مەسیحی بێ سابی بێ یێزیدی بێ ئەوەی غێرەدین بێ بە کافری دادن بەڵام کاکە لەناو ئەو چاڵەوەرە دەرێ ئەو شتە بخوێنەوە هەر کتێبێک بێ هەر بیر و باوەڕێک بێ بیخوێنەوە هەم شارەزایت لێ دەبێ بۆی بزانی چییە واگەر ڕێگام دەزانی چۆنە خۆی مۆڵدوعەکە تۆ سەیرکە ئیسلام کوتومت پڕ بە پێستی کەسێکە کە بڕوای بە کۆمەلگایەکی پیا و سالاری هەیە باشە وە پیاوێکی شەهوەت بازە چکە ڕێگای داوە بەوەی کە تۆ لە ژن دەی ڕێگای داوە کە ژن بکەی بە خزمەتکاری خۆت ڕێگای داوە بەوەی فرە ژنت هەبێ ڕێگای داوە کە سەردەم ئەگەر هاتو سەردەمی خلافەتی ئیسلامی بی ڕۆژانە بۆ خۆت دەکەنیزەک بکڕی دەست درێژی بکەیتە سەردەیە هاژن لە بازار تحڕش بەشنام بکەی لە ژێرناوی ئەلەمەم باشە ئیهانە و سوکایەتی بە مناڵ بکەی شەق بۆشێنی شەقاوە بی لەبەر ئەوە زۆربەی زۆری ئەو کەسانەی کەوا ئەو ڕێبازیان ئەڵبەتە دەکرێن بە دوسێ بەشەوە هەندێکیان لە پێناو بەرژەوەندی خۆیان وەکو مەلاکان و بانگێشەرانی ئیسلام دەزانن چۆنە بەڵام لە پێناو بەرژەوەندی خۆیان ئەوە هیچ دووەمیان بۆ نمونە جاهید و جەهولەکانن کەوا لە دایک و باوچیان ئاینیا وەرگرتی ئەوانەش هیچ بەڵام ئەوانی تر ڕاستەکەی لە ڕوانگەی پیا و سالاریەوە هاتوون بەرگری لەم ئاینە دەکەن و ناتوان دەستبەرداری بن چونکە تا سەر ئێستانش ئاینەکە هەموو امتیازاتێکی بە پیا بداوە کاکە وەیچ حسابی بۆ ژن نەکردووە بەداخەوە ئەوە لەناو ئەو کۆمەڵگەیە ئاوایە ئەگەر بۆ ئەو خۆشەویستانەی کەوا لەگەڵمان و بینەرمانن دەمەوێت ڕۆما بەشی 12 یەک دوو ئاەتی بخوێنمەوە لە یەکەم ئەویش لەسەر قوربانی زیندوو کەوا مرۆڤ بەڕاستی دەبێت خۆی بەڕاست و دروستی و بە پاکی بەدەر لەوەی کەوا خەڵکی چاوە چۆنچۆنی باوەڕی بە مەسیحەیە و چۆنچۆنی مەسیح دەبێنێ بەڵام ئەو مەسیحەی لە ناو قورئاندا نامێمە من باسی و مەسیحەی ناو کتێبی پیرۆز دەکەم یعنی هەندێک شت هەیە مرۆڤ دەبێت بیری لێ بکاتەوە چ کەسێکی هەم لە ژن و لە پیا و لەلایەنی جنسی یا با بڵێن سێکسی بتوانێت کردارێکی ئاوا نەکات یعنی ئەو کردارانەی کەوا مەسیح کردی دڵنیا بە لە کردداری خوددا نەبێت لە هیچ کردارێک تر ناچێت چونکە هیچ مرۆڤێک ناتوانێت ئەو شتانە نەکات جالێرانە لە ڕۆما بەشی 12دا نووسراوە بۆیە خوشک و برایانم لەبەر میهرەبانی خوددا لێتان دەپاڕێمەوە لەشتان وەک قوربانیەکی زیندوو پێشکەش بکەن پیرۆز و پەسەندکراو بن لە لای خوددا کە پەرستنی هۆشمەندانەتانە یعنی بیر بکەنەوە بە بێ بیرنا لێی بکۆڵنەوە جا باوەڕ بێنن شێوەی ئەم ڕۆژگارە وەرمەگرن بەڵکو بە نوێکردنەوەی بیرتان بگۆڕێن تاوەکو ئەزمونتان هەبێ وە خواستی خوددا تێ و کەوا باش و پەسندکراوە بزانن ئەو نێمەتێکەوە بۆتان دانراوە بۆ هەر کەسێک کە هەر باوەڕێکیە با زێدەڕەوی نەکەکەوە بڵێ من چۆنچۆنی و چ باوەڕێکمەیە جالێرانەدا ڕۆما بەشی سێ باس لەوە دەکەکەوا مرۆڤ چۆنچۆنی ڕزگاری بێ لەو شتانەی کەواتێدا یوحەنا بەشی سێ باس لە ژیانی مرۆڤ دەکا لە ڕۆحی مرۆڤ جاوەکو ڕۆحی خوددا بناسە ینی مەبەست لە ڕۆحی پیرۆز کاک پشیان من زۆر زۆر خۆشحاڵم ئەگەر شتێکت هەبێت بۆ من ئیسلام ڕێک پێچەوانە دڵێ لا تەسەلوا عن ئەشیاء تبد لكم تسوءكم نەکەن پرسیار بکەن سەبارەت بە شتانێکە خراپی بۆتان ئەگەر کاتێک بۆتان ئاشکرا دەبێت ئیتر هەڵگەر لە دەقی دواتر دڵێ زۆرێک کەس پێش ئێوە پرسیاریان کرد و کافر بوون بەڵێ تەنانە شک و گومان لە ئیسلامدا قەدەغەیە حرامە و بە گوناحی گەورەدا دەنرێت ئیسلام هەمووی قوفڵ داوە چکە محەممەد زانیویەتی ئەگەر هاتوو خەڵک بچن بخوێنەوە ڕاستیان بەڵێ تەنان جارێکیان عومەری کوڕی خەتاب قرتاسیەک دەینی دەڵێ لە یەکێک لە براکانم وەرم گرت یەهودی لە بەنی نازانم چی محەممەد کاتێک دەخوێنێتەوە خۆشی دەخوێنێتەوە ئەو فەرمودەی دەڵێ محەممەد خوێندەوار بووە تووڕە دەبێت چاوی سوور دەبیتن دڵێ ئەی عومەری کوڕی خەتاب من بە سپێتی بۆتانم هێناوە بە پاچی عومەری کوڕی خەتاب داوای لێبردن دەکات دڵێ جارێشتری شیوان ناکەم بەڵێ ئێتر
ترساوە لەوەی کەوا دەستی کەش هەموو شت بە دیار لە زۆر شوێنی تریش نووسراوە ئەگەر پێشتر کەسێک گوتی پێشتر گوێمان لێ بە وەکو وشە سریانیەکانی زۆر تێدایە دەڵێگەر لەوە پێش کەسێک پێی گوتن ئێمە گوێمان لەوە بووە بڵێنکەوە مەسەلەن هەمان خوددایە بۆ نمونە بەڕێز تازە خوێنتەوە لەسەر توور سنین توور وشەیەکی بڵێ کوردی تێدا ئاگداری لە کوردی بەڕاستی نا بەڵام لە توور سنین ئەوەی کەوا بڵێ وەتس کوردیە برا بەڵێ دەستەکان خۆش بێ کاکە پشتیوان گیان من زۆر خۆشحاڵ بوومکەوە لەگەڵمان بوو هیوادارم کەەوە بە ڕێزانەی لەگەڵمان بن سوودیان بینی بێت و بۆتە بووە بەیانێکی تەوا وە بزانم نزیک ساعت حوت هەشتە لایتەوە بەڵام بۆی من نزیک ساعت 12 دەچین بۆ خەوتن ئەوانش لەو شتیان نەزانیوە ڕێبوار هاوڕێ ئەلی داوەتم کە بۆ پێیجەکە سیمینارێکت بۆ بکەم ڕکلام بۆ ئیسلام دەکەم چۆنا باش نییە بانگم کە بەڵێن بێ بەڵێن دەڵێن پێغەمبەری ئەڵڵا زۆر متەسامیح بوو دراوسەیەکی هەبوو یەهودی بوو ڕۆژانە دەها شەپڵک گوێشی دەکرد لە بەردەم دەرگای ماڵی پێغەمبەری ئەڵڵا هیچی لێ نەدەکرد بەڵام ئاگادار بن ئەم فەرموودەیە درۆیە هەموو زانایانی ئیسلام بە درۆیان خستۆتەوە ئەسەلام عەلەیکوم وەرەحمەت الله وبەڕەکاتوه خودات لەگەڵ بێ کاکە پشتیوان ڕۆژت خۆش بێ ئەوانەی کەوا لە کوردستانیان لە ئەوروپاشن شەویان خۆش بێت دەستەکان خۆش بێ خۆشەویستان ببورن ئەگەر چەند جارێک لایڤەکە ڕاوەستا و سپاس بۆ کاک پشتیوان کەوا لەگەڵمان بوو تا ئەو کاتە و زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویستیشکەوا لەگەڵمان بوون و شەوێکی خۆش بۆ هەمووتان لە بەرەکەتی مەسیحدا بن داوا دەکەم لە گەلەکەم لە گەلی کورد لە سەرانسەری جیهان بۆ تەنها جارێکیش بێ کتێبی پیرۆز بخوێنەوە دڵنیا بە مەسیح تاکە ڕێگای ڕزگاریە و هەم یەهودی و مەسیحی و مسلمانیش هەموو چاوەڕێی هاتنەوەی مەسیحە بەڵام ئەو مەسیحەیکەوە لە ناو کتێبی پیرۆزە کارمان بۆ نیکەوە لە ناو قورئاندایە چونکە تۆ بە دوای کەسێکدا بگەڕێ لەسەر مەسیح دەبێ بێ کتێبەکەی خۆی بخوێنیەوە لە بەرەکەتی مەسیحدا بن و